وەکو هەمیشە زۆر مەمنونم کە وەختی خۆتان لەو ڕۆژی وا قەرەباڵغ کە ڕۆژی 8 مارسە جا لە ئیش و کاری دیکە تەرخانتان کردبێن لە مناقەشەیەکی گرنگیان لە دراسەیەکی گرنگدا لەگەڵمان بەشدار بن کە هیوادارم بێتە مای دۆڵەمەندکردێکی باش بۆ مەوزوعەکە بۆ ئەوی گلەی مانەوێتە سەر ئێمە مەجلیسی پیاوان پیرۆزبایی لە ئافرەتانی کوردستانیش دەکەین. طبعا ڕۆژی پیرۆزبایی نییە دەبێتان هانیاندا بۆی کە پتر دەور و بینن لە کێشەی خۆیاندا ناکرێنسان قسە بکە ئەگەر بە یەک کەلیمەش بێ نەڵێ ڕۆژ نییە ئێمە جارێک لەگەڵ مەساتی ئۆکرانیاش دڵمان نەسووتێ سەرباری هەموو تاقیداتی. ئەمڕۆ باسی کێشەیەکی زۆر چارەنووساز لە کوردستان دەکەین لە ڕووی قانونی و لە ڕووی نیزامیشەوە ئەویش ئەو خۆناغەیە کە ئێمە لە دوای 2003 لە هەرێمی کوردستان کورد مەبەستمە تێدا دەژین و تاکو ئێستاکە لە دەستە و یەخەیەکی سیاسی و یاسایی وە گەشتە عەسکەریش تێدا بەردەوامین. ئەویش دەستوری تەوافقی و سیستەمیان نظامی تەوافقیە لە عێراقدا بەو مانایە کە عێراق ئێستا عێراقی دەبێ عێراقی عەرەبی نەبێ ئەو نظامی عێراقیانە هی کورد و عەرەب و پێکهاتەکانی دیکە بەڵام دوو پێکهاتەی سەرەکی لە ڕووی قەومیەوە تێدا دەژێن و لە ڕووی مەزهەبیشەوە دەبن بە سێ بە سوننەوە. اینجا ئیحتیمامی ئێمە ئەوە بوو کە جاری یەکەم بایەخێک بە وەکو سەرنجڕاکێشان بێ بە دەستوری تەوافقی بدرێت چونکە ئەوەی من لەوانێ تەقسیری من بێ و هاوکارانم لە ئەبیستۆ نەمان بیستووە زۆر باسی ئەوە بکرێت کە مۆرک یان تەبیعەتی ئەو دەستورە نوێ لە عێراقدا چییە. تەنیا ئەو سیاسیەکانمان لەسەر زمانی سیاسیەکانمان باسی شەراکەتی کورد و هاوڵاتی بوونی بەرابەر و استحقاقی کوردستان و کەویش زۆربەی لە مەجالی مالی و مەسەلەی مادەی سە و چلدایە بەڵام بەگشتی مەوزوعەکە وەکو لە دەستوری عێراق چه دەستورێکە کە ئەو حەقانەی بە ئێمە داوە و لە حەقەتدا لە حەق زیاترە بەڵکو بەشداری هەرێمی کوردستان وەکو بەشێک لە سیستەمی فدرالی بە یاسایەکی تەوافقی لە عێراقدا دەستی پێکردووە. جا چاوەڕێن کە هەردوو بەڕێز جەنابی دکتۆر سەردار قادر زۆر سوپاس یەکەین مامۆستای زانکۆ و شارەزا لەو باردا و جەنابی دکتۆر عومەر نورودینیش کە هەر ئەوەندە بڵند بەسرا و ناسراوە لە بواری خۆیدا ئەمڕۆ ئەو مەوزوعەمان بۆ دەکەنەوە. چاوەڕێن کە جیا لە هەر ئیحتیمامێکی کە ئەوان بە مەوزوعەکەدان ئەوە بگوترێت کە بەڕاستی کوردستان چ لە سەرئاستی حکوومەت و سەرئاستی خاوەن فکرانی قانونی و غیرە قانونیشدا لە مەوزوعەکە گەیشتون یان هەر عێراق ئێمە و مناقشەکەین لە دەرەوەی عێراقین و هەندێک مافمان هەیە دەمانەوێت. کورتی کەمەوە دوای ڕفراندۆم لە یەک دوو مانگ دوای ڕفراندۆم ستافەکلاری تەلەفۆنی بۆ کردین لێرە دۆستی کاک عەبدولسەلامیشە بە تایبەتی هات لێرە بۆ جاری دووە محازەرەیەکیدا بە ناوی دەستوری خۆتان خۆش بووێت و ئێمە ئەو کات زۆر بریندار بووین و ڕێزمان گرت بەڵام مناقەشەیەکی کەم کرا بەڵام کە زەمەن تێدەپەڕێ وێ دەچی ئەمانەی دەرەوە کە سەرباری هەموو هەوڵ و تەقەلای میلەتی کورد و پیادەی سیاسی ئێمە دیسان دەیان گوت سەرنجێک بدەنەوە دەستورەکە ئەوە شتێکی دیکەی تێدا هەیە دەبێ حەقیقەتێکی تیا بکێ بە پتر تیشتی بخێنە سەرێ. جا زۆرم قسە کرد بۆ ئەو بۆ کە زیاتر هەردوو دکتۆری بەڕێز هاندەم کە مەوزوعەکە هەر چۆنی ئەوان پێیان باشە وەڵام پرسیارەکانی ئێمەش تێدا بێ دەست بکەن و ئیتفاق وایە جەنابی دکتۆر سەردار قادر جار یەکەم محاضەرەی خۆی دەست پێ دەکا و پاشی جەنابی دکتۆر عومەر نورودینیش تەواوی دەکات. فەرمووخۆ. شەرەفێکی گەورەیە بۆ من لە دوو ڕۆوە کە لە ئینستیتووتیۆ بابەتێک پێشکەشەکەین کە بابەتێکی هەنووکەیە و شەرەفێکی گەورەشەکە لە خزمەت جەنابتانە چەند بیرۆکەیەک عەرزی جەنابتانەکەم ئەسڵ وا بوو کە
مەسەلە سەرداوەکە نەبێت لە مۆزوعەکە من هەمان من لە خزمەت جەنابتانەدا بنیشمایەوە بگوێگرێک و جەنابتان بتان فەرموویە شتەکە. من بەڕاستی بابەتەکە نایەم مۆزوعێک باس کەم کە لەسەر تاوە بڵێن دیموکراسیەتی تەوافوقی چییە. وابزانم ئەو بابەتە ئێمە لی بووینەتەوە هەمومان سەبارەت بۆ مۆزوعە هەموو سەرداوەکانی ئەزانین. بەڵام من لێرە ڕەبتی ئەەکەین بە مۆزوعێکی گرنگەوە سەبارەت بە پرسی نەتەوەی کورد. ئایا چەند ئێمە گرنگیمان داوە بە دیموکراسیەتی تەوافوقی بۆ عێراق بۆ ئەوەی قەزیە نەتەوەکەی خۆمانی پێسەر بخەین؟ ئایا ئێمە لە دیموکراسیەتێکی زۆرینەدا ئەتوانین پرسی کوردی بەرینە پێشەوە یا لە ڕوانگەی دیموکراسیەتێکی تەوافوقی ئەتوانین ئێمە ئەوەی کە ئەمانەوێ زۆربەی زۆری ئامانجەکانمان بپێکن؟ خۆ ئەگەر گریمانەیەکی تریشدا بنی ئایا ئێمە بەپێی پێویست لە ئاستی بابەتەکەدا بووین یان نا؟ ئەمانە من محاولە دەکەم تۆزێ بە سەریعی قسە بکەم و بە کورتی بە پوختی شتەکان ببڕێنەوە. طبعا ئێمە لای هەمومان واضحە کە شتێکمان هەیە کە دیموکراسیەتی تەوافوقی جیاوازە لەگەڵ تەوافوقی سیاسی. دیموکراسیەتی تەوافوقی هەمیشە بە حاڵەتێک ئەوترێ کە کۆمەڵە گرنەتەوە پێک نایەن دێن لەسەر دوو مەسەلەی زۆر گرنگڕێک دەکەون، ئەوش تەوزیع السوڵتەتی وەالثەڕە. بێجگە لۆی کە هەر یەکێک لەوانە شوێنێکی تایبەت و جوگرافیایەکی هەیە بە پێی ڕێژەی خۆی بەشدارە لە حکومە. بەڵام تەوافوقی سیاسی جیاوازە لەوەی کە محاسەسە نیە. دیموکراسیەتی تەوافوقی زۆربەی جار وەک مرادف وەک محاسەسە باسەکرێت. بەڵام تەوافوقی سیاسی جیاوازە لەو مەسەلەیە کە تەوافوقی سیاسی ئەچێت دوو هێزی سیاسی پێک بگەن لە مەرحەلەیەکی تەوافوقی سیاسی ئەنجا ئەو کاتە لەسەر عملی سیاسی ڕێککەون. بۆ من نمونەی دیموکراسی تەوافوقی لوبنانمان هەیە، مەسەلەی سویسرامان هەیە. مەسەلەی تەوافوقی سیاسی ئەو نمونەی کە زیاتر ئەیهێننەوە لە مەسەلەی تەوافوقی سیاسی کە چۆن گەشتوتە حاڵەتێکی کامل بوون. ئەمریکا زۆر بە حاڵەتێکی کامل بە مطبخێکی سیاسی کامل لەو بارە باسەکەن کە تەوافوقی سیاسی هەیە لە هەمان کاتا مساومات یا ڕەدعی سوڵتەوی هەیە. زۆرێک لەو مەسەلانی کە باس دەکرێت. جا لێرە ئێمە خاڵێکی جەوهەری لە بیدایی وەک بەدیهی لای هەمومان ئاشکرایە. ئایا ڕەگەزەکانی تەوافوقی چییە؟ طبعا 4 ڕەگەزی سەرەکی هەیە. جەماعەت الحکوم واتە پارتێکی سیاسی گروپێک دەستێک حکوم ناکات. جەماعەتی حکوم مەبەستەی چییە؟ ئەبێ هەموو حکوومەتەکان ئیتلافی بن. ئەو حکوومەتانە ئەوەندە باسی مەسائیلی تری خەدەمی و مەسلەحەتیەکەن باسی سیاست ناکەن. جۆرێک لە ئیستیقرار دروست ئەبێ. حەجمەکەی گەورەیە. تەنانەت بۆ نمونە حکوومەتی یەکەم جاری عێراقی لە دوای ڕزگاربوون لە 37 وەزیر پێکاتەوە. ئێستا وردەور دەکەم بۆتەوە کە دواتر تەفسیلەکەی ئێمە باسی ئەکەین. تعدودیەکە گەشتووەتە سەر ئەوەی کە ئەو گروپانی لەناو دەوڵەتێکان ناتوانن ئاوێتە بن بە گران لەسەر کۆمەڵی خاڵی مشتەرەک کۆ دەبنەوە. دواتریش دیموکراسیەتی تەوافوقی بۆ ئەوە جێبەجێ ئەکرێ کە پەیوەندی گروپەکان بە دەرەوە کەم بێتەوە. چونکە هەرێکێک لەو گروپانە بریتین لە مەجالێکی حەیەوی استراتیجی دەوڵەتێک یاخود عێرقێک لە دەرەوە. بۆ نوێسە کاتێککە تۆ سێری لوبنانەکە لوبنان تەجروبەیەکە تقریباً 8 ساڵ 9 ساڵی فەرقە لەگەڵ تەجروبەی سویسریە. بەڵام تەجروبەی سویسری پێگەیشتووە، بەڵام تەجروبەی لوبنانی هەر لە شوێنی خۆیەتی. دەی ئەگەر وەک زەمەنی تاریخی باسی بکەی تەجروبەی لوبنانی تەجروبەیەکی کۆنە. دواتریش ئەوەی کە جەماعەت الحکوم چێ لەوێ تەئسیرەکە نخبە. ئەمە من باسی نخبە دواترەکەم. ڕەگەزی دووهەمی التەمثیل النسبی، هەرێک بە ڕێژەی تایبەتی خۆی بەشدار دەبێت. سێهەم حەقی نەقزە. مەسەڵەن عەرەبێک نەتوانێت بەبێ من بڕیار بدە، من نەتوانم بەبێ ئەو بڕیار بدەم، ڤیتۆمان هەبێ. دواتریش ئیدارەی ذاتیە. هەر یەکێک لە گروپەکان جۆرێک لە سەربەخۆیی جوغرافی خۆی هەیە. جا من لەوەوە دواتر باسی عنسوری فیدرالی دەکەم کە بۆ ئێمە چەند گرنگە. بۆچی دیموکراسیەتی تەوافوقی بۆ عێراق زەرورە؟ ئێمە پرسیارە هەیە ئایا عێراق لەو حاڵوەز ئایا هیچ تەطبیق نەکراوە؟ ئایا ئێمە سەر لەنێ بگەڕێنەوە بۆ حاڵەتێک کە بگەڕێنەوە بۆ مرەبعی یەکەم
ئێمە لە بەردەم دوو پرسیاران ئایا هیچمان چنیوەتەوە لە دیموکراسەتی تەوافقی یا بە فعلی دیموکراسەتی تەوافقی جێبەجێ نەکراوە تەمەن ئەشێ وەڵامەکە وەڵامی دوو هەم بێ چکە ئەوەی کە من و تۆ تێگەشتوین دیموکراسەتی تەوافقەکە ئەو نایهەوێ بۆ نمونە ئێستا تەنانەت لە مەسەلەی ئەوەی کە من و تۆ ئەوەندە باسی فیدرالیەت و دەوڵەتی فیدرالی ئەکەین و نظامی اتحادی لە عێراقا هەرچی حیزبی سیاسی عێراقەیە هەر ئەڵێ المەرکەز وەلئقلیم تەنانەت ئەگەر قەراری محکەمەی دەستوریش سیرکەی وشەی مەرکەزی تایە یعنی سیرکە لەسەر و ئاستا وشەی مەرکەزی تێدایە جا لەبەرەوە ڕێی دوو هەمە کە جێبەجێ نەکراوە جاکەواتە بۆچی پێویستە ئەم مۆزوعە یەکەم دابەشبوونێکی جوغرافی هەیە دیموکراسەتی تەوافقی جۆرێکە لەو مۆدیلانەی دروست بوونی دەوڵەت کاتێک کە دەوڵەت ئەی هەوێت دەوڵەتێکی فیدرال دروستکە لە جێت ئەوەی گروپەکان دابەش بن وڵاتەکە پارچە پارچە بێ بەم طریقەیە دێنەوە وڵاتێکی تر دروستەکەن دابەشبوونێکی جوغرافی هەیە ئێستا لە بناڵەکەی من بپرسی ئەو ڕۆژەوەی باوکە ئێمە کەی سەر بە عێراق بووین لەبەرەوە کە چاوی کردوتەوە لە خەسەخانە عالەمی کوردی هەبوو نازانێ ئەو ڕەبتە نییە دابەشبوونێکی جوغرافی هەیە بین تەنەوعی ئیثنی ئەو هەممان نەزانین تەنەوع ئیثنەکە چۆنە لە عێراقا عاملی خارجی ئەمە پێویست بە شەرحکردنەکە ئەگەر ئێمە دیموکراسەتی تەوافقی نەکەین ململانەکان سوگ نابن سیرکە لە هەر کاتێکە کە تەوافق دائەبەزێ نسبەی لە عێراقا حاڵەتی حرب و شەڕ و شۆڕ و ململانەکان تون ئەبنەوە دواتر التكوين العمودي للجماعات طبعا هەمویان عمودی دروست بوون مثلا منێکی کورد خاوەنی نظامی داریم خاوەنی قیەمی سیاسیم خاوەنی منظومەی قیەمی اجتماعیم لغی خۆم هەیە جۆرێک لە مەذهبی خۆم هەیە گەر جایز بێ ئەوە بڵێن مثلا سێکەمە تەکوینێکی عمودی قیەمیە کە دروست بوون من جا ئەکاتەوە لەگەڵ ئەوی ترا ئەخیر شت مەطلبێکی شعبیە ئێستا عێراق گەشتوتە جەدەلێک ئەگەر بێت و ئێمە لەسەر شتێک ڕێنەکەوین بۆ عێراق ئەی دەبێ هەر شەڕ بکەین تا سەر بۆیە ئەم مەطلبی شعبی و ئەم ئیعترافە ئەگەر سەیری دیباجەی دەستوری عێراقی بکەی زۆر بە ئاشکرا ئیعترافی بەم مەوزوعە کردووە من فرسەتم هەبوو ئەم فترەی پێشوو زۆر داخی بڕیاری محکمەی فیدرالی پێشوو لەسەر ئیستیفتا لیدا بووم بحثێکم نووسی حق تقرير المصير في الدستور العراقي هەر بە فعلی ئەوەی کە من ادعای ئەەکەم حق تقرير المصير في الدستور العراق کە دادگای دەستوری ئەڵێ مافی چارەی خۆنووسین جیابوونەوە نییە لە دەستورە ڕاستە بەڵە ڕاستە نییە هەر 28 دەوڵەتی دنیا دەستورەکانیان سیر کە ئەوەی تیانە ئەو نەسە بەڵام غیری اتحادی سۆڤێتی نەبێ ئەو نەسە نەبووە پێشتریش اتحادی سۆڤێتیوانی کە بوون بە ئەندام لە اتحادی سۆڤێتی خوان دەوڵەت بوون ئەو زمانەکان وەرگرت ڕۆژە لە ڕۆژانە سەرانێ ببنەوە بە دەوڵەت بۆیە بە ئاسانی چۆن ناوە دواتریش لە ڕێی متەمەرێکەوە ئین بوون ئەلا کولین دوات طبعا لێرە پرسیارەکە تر دروستە بێ ئایا مەلامەحی تەوافقیە لە عێراقا ئێمە کە ئاوا ئیدعای ئەکەین هەبووە هەر لە ساڵی 2034ەوە بەڵێ بنیادی دروست بوونی عێراق لەسەر مەبدەئی تەوافقی دروست بووە لە مەجلیسی حکومەوە دەستپێکە هەمان تەجروبەی یەکەم هەنگاوی دروستبوونی تەوافقیەت لە لوبنان کە من تەواو دراسەتی لوبنانم کردووە و هەر لە کاتی خۆشە لە 2005 لە 2006 بە برادرانی خۆمان لێرە پێم وتم هەمان تەجروبەی لوبنان لە عێراق بە قۆناغ دووبارە ئەبێتەوە ئەو کاتە پیان سیر بوو یەکەم هەنگاو کە دووز و مەجلیسی حکوم بوو هەمان هەنگاو بوو کە ساڵی 1860 لە لوبنان دروستیان کرد نظامی انتخابیت والی چی هەموو شتێک وردە بەو شێوازە ئەڕوا تەجروبەکان جاکاتە مەجلیسی حکوم تەوزیعی مەناسب تەوزیعی مەرافق و هەموو ئەو شتانی کە هەیە مەسەلەن سەرۆک کۆمار ئەمە بۆتە عورفێکی سیاسی زیاتر نزیکە لە عورفێکی دەستوریەوە عرفە دەستورەکە یعنی چی لەو مۆزوع یعنی ئەوەی کە لە دەستورە باسی نەکراوە لە ڕووی قیەمێکی عورفی سیاسیەوە ئەو نەقسە پڕکراوەتەوە ئێستا کەس هەیە بڵێ سەرۆک کۆمار بۆ کورد نییە یا سەرۆکی پەرلەمان نابێ بە سون نەبێت ئێمە یەک فەرقمان هەیە لەگەڵ لوبنانە لە لوبنانە لە دەستورە 50
بە لە بینی مەسیحی و مسلمانە جیاکراوەتەوە. مەسەڵەن 128 کورسیە 64 بۆ مسلمانانە کە ئەوانیش حەو گروپن لەگەڵ مەسیحیەکان 64 ئەوانیش نزیکی 6 گروپیان لێ بێتەوە. جاکەواتە لێرە لە واقعی عملیا بەڵێ لەسەر بنەمای تەوافق دروست بوو. تەوافقەکە بۆ نمونە 25 کەس بوو، 13 شیعە بوو، ئەوانی تری غیری شیعە بوون. بەڵام ئەمە لەسەر چ ئیحسایەک ئێمە دواتر باسیەکەین هەمیشە گروپی بەرامبەر برادرانی شیعە بە تەجروبە لە لوبنانیش و لە عێراقیش هەمیشە خۆیان هەمیشە خۆیان لە تعدادی سوکانی ئەدزنەوە. هەمیشە خۆیان لە تعدادی سوکانی ئەدزنەوە و نایانەوێت سەرژمێری بکرێ. تەنانەت محکەمەی دەستوری کە ئەندام پەرلەمانەکانی خۆمان فراکسیۆنی کوردی داوایەکیان ڕەفع کرد لەسەر بۆچی سەرژمێری ئەنجام نادرێ، محکەمەی دەستوری مرافعەکەشی بۆ نەکرد، خۆی لێ دزیەوە. ئایا لە دەستورە ئەمە باس کراوە؟ دوو ئیتیجاهمان هەیە. ئیتیجاه ئەگەڵێت باسی تەوافقێک نەکراوە لە دەستوری عێراقیە، بەڵام مەلامەحی تەوافقیشی تێدا. بۆ نمونە دیباجە بە ئاشکرا باسەکە ئەڵێ ئێمە فەشەلمان هێنا پێشتر، نابێ بۆ شازە بژین، ئەبێ بیر لە جۆرێکی تر لە ژیانێکی تر بکەینەوە، لە یەکتر حاڵ بین و یەکتری تەجاوز نەکەین. مەسەڵەن مادەی 9 یەکەمی، مەسەڵەن مادەی 138 چوارەمی، 139 141 ئەمانە هەمووی مەلامەحی تەوافقەتی تایە. من ناچمە سەر ئەوەی کە ئیختیساسی هەرێم چۆنە ئەم شتانە کە ئەمە هەمووی خصوصەتێکەدا بە هەرێم و دواتر باسی وەکەم کە عێراق کام نموزەجایانی هەڵبژاردووە. ئەمە خاڵی سێهەممان باس کرد. خاڵی چوارەم کە بەڕاستی خاڵێکی جەوهەریە، ئەوەی کە من باسم کرد زۆر وەک مراجعەیەک وا بوو، ئەوەی کە ئەمەی وەک مراجعەیەکی فکری وەک مەشروعێکی سیاسی بیری لێ بکەینەوە، ئەم نقطەی چوارەمەیە. تەمان ئایا ئێمەی کورد کە چوینە ناو عێراقەوە لەسەر چ ئەساسێک عێراق دروست کراوە؟ تەمان هەر سێ مەبدەئەکە شەراکە و تەوازن و تەوافقیە. بێگومان ئایا کە من پێم ئەڵێن شەریک یعنی لەسەر بنەمای تەشریع و تەنفیز. زۆر جار هەیە من ئەگەڕێمەوە بۆ قسەکەی کاکسەرۆ کە باسی دەستوری کرد، زۆرێکمان هەیە کە باسی دەستور ئەکەین بە شێوازێکی کەم باسی دەستوری عێراقیەکەین، بەڵام پرسیارێکی جەدەلی هەیە، ئایا بەدیلی ئەو دەستورە هەیە کە من خۆمی تیا ببینمەوە؟ ئەمەیەک. دووهەم، ئایا هیچ وەسیقەیەکی دەستوری یاخود وەسیقەیەکی قانونی تر بەدی ئەکەن شک ئەبن کە هەبێت لە بینی ئێمە و ئەوانە؟ نیمانە. ئەگەر مەسەن تەنانەت من فەترەی لەوم پێش اقتراحی ئەوم کرد، حکوومەتی هەرێم بۆ ئەوەی واقعەکەی خۆی تەسبیت ببێ لە هەر کۆبوونەوەیەکە لەگەڵ حکوومەتی بەغایە پێویستە بنووسین بێ بۆ ئەوەی وەک وەسیقەیەکی نووسراو لە بینی دوو تەرەفی حاکم کە ئێمە وحدەیەکی حاکمین لە ناو دەوڵەتی فیدراالیا، ئەویش دەوڵەتێکی اتحادیە بمێنێتەوە. چکەم هیچمانە غەیری دەستور نازانم، من هیچ وەسیقەیەکی ڕسمی نابینم کە دانی بە مندا نابێ بەو شێوازە. بۆیە پێویستە ئێمە دەستورەکە بەو شێوازە سیر بکەین. ئێمە کاتێک کە لەژێر ڕۆشنایی تەوافقە ئەو چوار ڕەگەزە تەمسیلی نسبی، حەقی ڤیتۆ، ئیدارەی زاتی، حکمی جەماعی، ئایا ئێمە ئەگەر لەژێر ئەو چوار ڕەگەزەدا نەبێ ئێمە لە عێراقا ئەتوانین ئەو مەکانە و وجودەمان هەبێ ئەو سنگەمان هەبێ کە لە ڕوانگەی ئەو چوار ڕەگەزەوە من شکم هەیە نامان بێ؟ ئایا دیموکراسێتی تەوافقی بۆ تەمای بەهێزبوونی من؟ بەڵێ. هەمیشە ئێمە ئەگەر بێت و لە کوردستان ناوماڵی خۆمان لەوە باشتر بووە، ئێمە زۆرترین ئیسفادەمان لە تەوافقێت کردووە. هەمیشە تەوافقێت لە 2005ەوە تا ئێستا
بۆتە عاملێکی بە قووەتی ئێمە بۆتە عاملێکی تەفەسوخی بەرامبەر لە ڕووی ئەجیندەوە لە ڕووی تەکوینەوە لە ڕووی هێزەوە ڕۆژگارێ ساڵی 2003 وابزانم 2001 یەک شەریکەی ئەجنەبی هەبوو لەم هەرێمە 2003 گەیشتە 59 ئێستا بە پێینی ئەمڕۆ چەند شەریکەی ئەجنەبی هەیە بێژگە لەیتر بۆیە ئێمە ئیسفادەمان لێ کردووە لەو مۆزوعە لە ڕووی ئەمنەوە لە ڕووی تەنمیەوە لە ڕووی ئەو هەموو شتانەوە شتێکی تر هەیە ئەمە لە ڕێی تەوافقیەوە نەمانتوانیوە فاکتەرە دەرەکیەکە بە پۆزتیڤی بۆ پرسی کورد بشکێتەوە بێگومان نەخێت ئەگەر لە من بپرسی بڵێ پرسی کورد لە عێراق یعنی چی ئەڵێم مافەڕەواکەی خۆی لەگەڵ پشتیوانی فاکتەری دەرەکی بۆچی لە 2007 زۆر محاولەی ئەوەیان کرد فاکتەرە دەرەکیەکە لە پرسی کورد لێکەنەوە پرسی کورد ببێتە پرسێکی داخلی طبعا ئێمە لە ڕێی تەوافقیەوە ئەو شتمان دەستکەوت کە دواتر من باسی یەکەم بێگومان لە ڕێی تەوافقیەوە ئێمە توانیومانە بابە تەنەتۆیەکانمان تازە بکەینەوە مادەی 140 بەرهەمی ئەو مۆزوعەیە ئەگەر مادەی 140 لە دیموکراسیەتێکی تەوافقیانە بێ لە هەر دیموکراسیەتێکی ترا بێ کەنیەتیان هەیە ئەم مادەیە نامێنێت لە دەستورە ئەگەر تعدیل بکرێ بۆیە لە ڕێگەی ئەم مۆزوعە من ئەتوانم تەجدیدی ئەگەر لە ڕێی تەوافقیەوە نەبێ من چۆن ئەتوانم داوا لە هێزەکانی عێراقی بکەم لە جێنا کۆکەکان هێزم هەبێ مالکی کاتێک کە دەستوری هەرم لە پەرلەمان لێرە بڕیاری لەسەردرا قسەیەکی کرد بۆ ستریت جۆرناڵ بۆ هینێکی ئەمریکی ئەوێت من نەمبینیوە ینی لەکوێی دەوڵەتە لە بینی لە ناو دەوڵەتە باسی دانانی سنوور ئەکرێ ئەوان دەوڵەت نین ئێمە لە ناو یەک دەوڵەتین تەرسیمکردنی حدود ئەمە بیدعەیەکە هەر تعدیلێک لە مادەی 140 نابینی لە شوێنی خۆی بێ طبعا بێگومان لە ڕێی دیموکراسیەتی تەوافقیەوە سراعی ئێمە ئەوان کەمە بێتەوە طبعا لە هەر واقعێکی سراعیە بۆمان دەرکەوتووە کە زیاتر ئێمە زەرەرمان کردو ئەگەر سراعەکە مباشر بێ ڕاستە لەوانەیە ئەو تووشی مەسائبێک ببێ وەک لە پەندەکە ئەڵێ مەصائب قوم عند قوم فوائد يعني لوانەیە بەس ئەگەر مباشر بوو ئێمە زەرەرمەند بووین هەمیشە یەک شت هەیە کە جەدەلێتێکی زۆر گەورەیە کە ئێمە بزانین ئێمە لەگەڵ مجتەمەعێکە ئەژین من دوو شت ئەڵێم باوەک شیعی لوبنان بین باوەک جوولەکەی فەڵەستینیش بین لەوانەیە قسەی تۆزە تەناقوزی هەبێ شیعەکان لە لوبنان وردە وردە ئیشیان کرد لەسەر دیموکراسیەتی تەوافقی تا گەشتنە ئەو مەکانی کە ئێستا هەیەە تا گەشتنە ئەو مەکانی کە ئێستا هەیەە جوولەکەکان کارێکیان کرد چۆن ئیدارەی ئەزمە بکەن دوو جەبهەیان هەبێ جەبهەیەکی ناوخۆی خۆیان جەبهەیەکیش لەگەڵ دەرەوەی خۆیان توانیان تەحکومی تیا بکەن مجتەمەعی ئیسرائیلی بۆ شێوازە سەقامگیریە ئەبینی کە هەیە لە هەمان کاتیشە ئیداری ئەزمەی دەرەوەی خۆیان ینی هەرچی تونند و تویژی یەکێک لە نموزەکان تونند و تیژی مجتەمەعی ئیسرائیلەوە بوو هەمویان ئاراستە کردو بۆ دەرەوەی خۆیان ئێستا بۆ نمونە لە ساڵ 12 ئەفغانستان شیعەیە بەس هیچ قسە نابیستی بۆ ئەزانن لەو کاتە هیچیان پێ ناکرێت شیعە سێ مۆدیلی هەیە یاوێ ثەوریە یاوێ کاری ژێربەژێرەکە یا حاکمە نموزەجێکی دیموکراسی نابینی کە لەگەڵ یا کار بکەیت نیتە بۆیە هەمیشە دیموکراتەتی تەوافقی لەو ڕۆوە ثەورەتی شیعی ناهێڵێ سەتۆلوانێ نمونەی لوبنان بوون بێنتەوە بەس ئایا لەگەڵ بوونی دەوڵەتە دەوڵەتێکی موازیش نییە بۆ دەی کە حیزب الله حتا تەنانەت نظامی انتخابی 2018 وەک خۆی دانا کە خۆی ئەغلەبیە بێ بالفعل واش دەرچوو خۆیان لەگەڵ مەسیحیەکانە ئەغلبیان دروست کرد جاکەواتە تەوافقیەت معارەزە ناهێڵێ خەڵکی لە سیاسەت دوورە خاتەوە بەرامبەرەکەت پەرش و بڵاوەکە بۆ منە ڕۆژگارێ لە عێراقا 270 حیزب بوو یا کەمتر لە انتخاباتی 2018 340 حیزبی عێراقی
بەشداری هەڵبژاردننی کرد. بۆیە لە ڕێگەی تەوافقێتەوە من چەند شتێکم دەسەکەوێ، حیسەی خۆمم دەسەکەوێ، فیدرالیتم دەسەکەوێ، هێزیشم دەسەکەوێ. ئێستا بۆنمەوە هەموو کۆمەکەی کە دێ 287 نازانم شتێکی وایە ملیۆن دلار لە میزانی تازای ئەمریکی ئەمساڵ بۆ هێزی پێشمەرگە دیاریکراوە. ئەگەر مەسەلە ئەم نموزەجە نەبێت کە جۆرێک لە خصوصیەتی هەیە هەرێمی کوردستان ئەوەش بەر ئین ناکرێت. لەبەرەوە تەوافقیەت جۆرێک لە پەرشوبڵایی بۆ بەرامبەر دروستەکە ئەوەندەی کە بە خۆیەوە مەشغوڵی دەکات سەری ناپڕژێتە سەر من. بەڵام پرسیارەکەوەیە ئەگەر بێت و من لە تەوافقێک عێراق بترازێنم ئەگەڕێمەوە بۆ دەوڵەتێکی مرکزی مەزهەبێت تایە بە قووەت دەبێ و جەبهەی بەرامبەریش بە قووەت دەبێ. کەواتە توافقت بنسبة منو يعني فيدرالية زائدا صلاحيات. كم فيدرالية أو فيدراليتي كمن نزيك أكاتوا لسر بخوي. فيدرالية العراق لدستور عراقية إما سيجور دابش كردني دا صلاة ما هي لقانون دستورية لدولة فيدرالية. يكي لوان أوي كدا صلاة مركز هن اتحاد دياري أكري أوي كمان توبو هري مكانه دوهم بعكسوي هذا مكان دياري أكري أوي كامنته بدولة اتحادية بونوك ألمانيا سهم يعني أوي كي هردو كان دياري أكري ليك كاتا صلاحيتي إقليم أمي صلاحيتي اتحاديش أمي بلام قرفتك أوي هرشتكي تازة قري كبيدا ببيه لبرجوندي حكومة اتحادي أبي بتجربة وك هي جاكاتا النمونية كمل دستوري عراقي النمونية كمي ورقرتوا صلاحيتك كاني اتحادي دياري كراوة هرشي مايا وبو هذا مكان أميش ببي النصي دستور دياري كراو هي جاكواتا كاتك من ألم توافقه يعني الصراع كان تأجيلكم بلام ليرا بسيارك دروسة به من ببي بيويس إسفادم لزمن كردوا أو من بجيلن بو مناقشة كان چونکە الزمن لإداري أزماتا فاكتورێکی زۆر گەورەیە بۆ حەسم کردنی موضوعەکان بۆیە سراعەکان تحویلی پەرلەمان ئەگەر تۆ عملیەکان خاوکەیتەوە ئەبێ سراعەکان تحویلی پەرلەمان و لیژانی فەنی بکەیت. ئێستا بۆ ئێمە ڕۆژە باسی شتێکی وەمان کرد لە مناسبەکە کە من بمەوێ حرەکەی بەرامبەر خاو بکەمەوە ئەبێ تەسلیمی لیژانی فەنی بکەم. ئەگەر بمێ سەریعی بکەم اقتراحكم سروكي هرم بشيبو بغا دبلوماسيتي قمة بقرخم بلام لجاني فنيكا خاوي أكاتو بويا برلمان زور مهمة كأبي وبريتو مشتاق لبرلمان برلمان أبي واقع دروسكين وواقع أكثريتي أنا منه بويا سأم موضوعة برادراني برامبر زور بموضوعة خلصن نخبي سياسي مهم ترين شتا كاريجر ترين شتا لا ديمقراطية توافقية. أسأل العراق شيء تحكمي موضوع كانك غير نخبة اشتكي كارجة شو تسر أوي كعلي سيستاني خوي بتوان التحكم لاشتكانا بك تنانت كاتك نونري نتوقرتو كان تشوب ونجاف مانجي نوي 2020 بو أويكا أم عمل سياسي كإستاهي بنا بكري لسري لإيران بوان نوسي كاليكي جورتان كر بس استانيان كاليكي جورتان كرد بو چونك أميكي إسا لمصلحتي أونية هميشا كاتك لتوافقي سياسية نخبي سياسي آقامان لي نبي تواصل اللقالي نبي توشي انغلاقي سياسية بيه جاء انغلاقي سياسي كاب لتشو دروسة بيه چونك هر يكي قلمانا داواي برجواندي تايبتي خوي أكا من لقل كاك دكتورة باسم كرد توزي لخزمته لزيكي بسم بيبريك بنوسم لزيكي دا بو بانزروش لسر مقتضى صدر مخوان داو قشت ما أو قناعتي براغماتيزميكي عربش توچوارا مناعتي نيا لنا وراستي الرقاه لبدايتها به بجد بيلا يأجر توش يأزبو بجد بيلا دو كسبت السرجادة لو أنا ريب قرر
جانبر أو لا الديمقراطية التوافقية نخبة أو عندك تركيزي لسر مصلحة أبي تركيزي لسر أيديولوجي نابه أماش فاكتوري بهذا بو إما طبعا إما أجر بيتو بلبردم مشروعي أيديولوجي مذهبي بين إما زرر ذكين إما ادعاء جبهي مذهبي أكين طبعا كاتك أمريكا أكون الشري برانبروا أبي همان سيما للصراع نزيق بيتو أو ادعاء اشتياك أبي منش بمجبوري بو شرعيته بو برخودان ومانا بتم خون بما بارشتي كتير بويا النماني مشروعي أيديولوجية لمصلحتي تويا دواتر أو هاو بيماني تاني كدروس أبي لعراقة لسر بنماي مصلحة دروس بون لسر بنماي تقاربي أيديولوجي دروس نبون يسا مثلا إيران بچي بستا بما بستا علي أكبر ولاياتي زور بأشكرة وتي جاري كتر لينا قرين ليبرالي وشيوعية كان حكم عراق كانوا بس مناصي صراحة مثلا همو تهديد كان أو نبوك هاو بيمانة السيقوليك سر نقري ليروا سبو أو ديمقراطية التوافقية برو أوابرا برسيكي تر من برو مشروعكي سر بخوي أتم الديمقراطية التوافقية يقرتوي وكان جري دولة بهسترا يا الديمقراطية كترا طبعا الديمقراطية التوافقية سيادة همي يشيل ركن كان يشيا جروب كان سر بخوي خوان هي أما خطوة كنزيكا جاء ما دوشة هي كأبي دواتر من باسي إذا كان مسألة انفصال حق تقرير مصير همشا كاتك باسي وحدة دولة تكيلة توافقيتا هميشه الدولة توافقي مجتمعك بو كاتا چند مجتمعك بونو من يسال لبنان هجد قانون أحوال شخصية مجتمعك لرأيك چند مجتمعك أما تو نزيقك تو لشتكي تر برو سربوخك باشتر أدبا چوكا شتيك نامينيك تزيئي سيادة دو تو بتقيل لميسان حكومة عراقي قساك بلام چی دارستانی سوران و منطقه هموی اسوتینه وزارت خارجی تازه به تازه تصريح قدن بردمان بوستنا جاران او تصريحش نبو يعني تزيئي سياده بو اويش تو هنگاو كان نزيك دكاتو دواتر هوي وطني وكابراوتي خو اگر مسألة معاش وبوجنب ويا بفاوزان العراق من بدناكتو كعراقي نما هوي وطني شي باسي اكا يعني بونمونا كاتك باسي كي هميشه بريارة كانت سيدك بمشازب والعراق لدو 2006 بو 2010 برلماني عراقي صو 74 برياري در كردوه نسبة مشاركة بو برلماني عراقي 2006 2005 نعلم ك 58 بو 2006 لسطح 76.36 بو من بس تفسخه كم بس تفسخه كم استفاده من لكردوه جالوا كرسي قلايمنتو 53000 دنگه اما برلماني 2010 نزيكي سطو نازم سيبو 16000 دنگ من فوتاله منطقه جناكوكا كرسي قلايمنتو 53000 دنگ بو لزيقار 15000 دنگ همان واقع على لبنان شاواه لمنطقه السنيه كان هميشه نسبه مشاركه زورت اللي شيعه لما برلماني عراقيشه تا 2008 و 2020 بهمان شو بالنسبة كرسيك بن رقم كان ملايا لماله كرسيك لدائرة السنة كان هجبو 10,000 زيادة بو لدائرة الشيعة يعني سيدك نظام انتخابك والدائرة كان يعني شون باش كردوه نسبة مشاركة 76.36 بو سيانزا كان براو بو ل 2006 2010 برلمان 239 برياري دركر نسبة مشاركة دابزية إخو 2010 قيمة الرفاهية بو أمنيش توابو ملف أمني خريب التسليم بعراق بكري نسبة مشاركة ل 16.62 بو شوارده كان برديانو 2004 ب 2018 برلمان 101 برياري دركر زمن إحصاء كتير شو ملابو لسطح 89 بوينت شتيكي هرچی پروژه یاسای پرلمانی عراقی و چوارده بو هجده هموی لحکومت وچو
ینی 329 پەرلەمانتارەکە زیاتر جوان لە دەرەوەیە گرتووە. طبعا ئەمە من دواتر ڕەبتێکم بە شتێکی ترەوە 34کیان بردیەوە. ئەنی سەیری کە چۆن زیاد دەبێت 13 14 بوو بە چەند؟ بوو بە 34کیان بردەوە. ئەنی وردەوردە بنیەی تەحتی سیاسەکە چی لێ دێ؟ تەفەسوخەکە پەرش و بڵاوی ئینە بێ. 2018 بۆ 21 107 تا مانگی ئازار 107 بڕیاری دەرکردووە. بەڵام نسبەی مشارەکە چەند بوو؟ لە 2018 لە 2021 هاتە 44.5 23کیان بردەوە. ئەسیری کە لە 12کانەوە بۆتە 2 ئەوەندە. بۆ نمونە لە 2006 37 وەزیر بوو وەزارە دەوکات. ئێستا هێوان هێناوێنێتە سەر 14. ئەوانش محاولەی ئەوەکەن لە بەرامبەرە کە ئەم تەوافقێتی لە عێراقا هەیە لە مەسلحەتیان نیە وردە لای بەرن. کردیانە 37 کردیانە بۆ 2006 بۆ 10 حکوومەتەکە 37 وەزیر بوو. 2010 بۆ 14 بوو بە 30 وەزیر. 14 بۆ 18 بوو بە 24 وەزیر. 2018 بۆ 2021 14 وەزیر بوو. جا من پرسیارێکتر بکەین ئایا تەوافقی لەگەڵ شیعەیە چییە؟ یانی من هەنگاوێکی گەورە ئەبڕم ئەگەر بێت و برادەرانی شیعە قەناعەت پێ بکەم بە دیموکراسیەت. خۆ گەر دەبیاتی هادی مودەڕیسی و ئەوانە بخوێنیتەوە دیموکراسیەت تەنها ئەوەندەیە کە پێی ئەگاتە سەر کورسی حکم دوایەوە ئیشی پێی نییە. لەڕێ ئەمەوە کاتێک کە من لەگەڵاوم نەزعی سەوری و مەزهەبی کەمە بێتەوە دواتر چیترم دەست ئەکەوێ ئەتوانم لە ڕێگەی تەوافقەوە دەوڵەتێکی موازی بۆ دەوڵەتەکەی بەغا دروست بکەم. مەسەلەن ئێستا لە عێراقا چەند دەوڵەت هەیە؟ 3 دەوڵەتمان هەیە. دەوڵەتێکمان هەیە سوڵتات مشتەرەکە ئیتحادیە، دەوڵەتێکی تریشێ حەشدی شەعبیە کە خاوەنی نزیکی 160 بۆ 165 هزار چەکدارە، نزیکی 30 بۆ 35 هزارە چەندە غیری شیعان ئاشوریە سونێ ئەمانە کێیە، نزیکی 30 هزار بۆ 35 هزاری تەیاری عێراقیە، بەڵام 85 هزاری ناو حەشتی شەعبی سەر بە ئێرانە. لە سا 85 لە تەواوی فەرمانگەی حەشتی شەعبی کە قیادێکە لە ناو وەزارەتی دیفاعە سەر بە ئێران و هەرچی بڕیاریان هەیە مەسەلەن بەری عێراقی و سیستانی بەشداری پێ ناکەن. کەواتە من لە ڕێگەی ئەوە دەسم کەوتووە دەوڵەتێک هەیە سوڵتاتی مشتەرەکێ، دەوڵەتێک هەیە کە یە حەشتی شەعبێ، دەوڵەتێکی شێکە تۆی. ئێستا بۆ نمونە من لە مقابلاتە هەمیشە ئەڵێم ڕۆڵی مەسەلەن سیاسەتی دەرەوەی هەرێم تاوکەری ڕۆڵی عێراقە. ناتوانێت بڵێ ینی بەڕاستی ئەو ئەدەبیاتە ئێمە دوای یەم ئەدەبیاتی ئیستیغنا زەرەری لێداوین بەڕاستی. من وردە بەرە کۆتایی بڕۆم ئەبێ لە دیموکراسی تەوافقە ئیعتیمادمان لەسەر دەرەوەی پەرلەمان زۆر بێ. من تقریبا پێش ئەوەی ئینفراجەکە بکرێت و اختراحم کرد خۆتان بە حکوومەتی مرکزی و مەشغوڵ مەکەن. مەسەلەن کاتێک وەفدی کوردیە چوو بۆ بودجە ئەوەی کە کاریگەرە لە دیموکراسەتی تەوافقیە لە دەرەوەی حکوومەت و پەرلەمانە. تۆ بڕۆ لەگەڵ سەدرا بگەرە تەفاهومێک هەر ئاوای کرد ئیتر من گرفتی ناو پەرلەمانم بۆ حەل دەبێت. ئەنی کابرا ئامادەیە سوێندی یاسایی ئەخوا بۆ دەوڵەتێکی دیموکراسی بە هەڵبژاردن هاتۆتە بەڵام کفنی لە بەرە پەرلەمان زۆر بە کفنەوە داوامیان کرد و سوێندەکە نازەم جەنابتان بینتانان سێرکن یعنی لەگەڵ ئەوە لە دەروی پەرلەمان ڕێکەوم من گرفتەکەم کەمتر بێتەوە. جاکەواتە تەوافقی یعنی بوونی ململانیەکی نەرم و عێراقیش تووشی مراوەحاکە. من عفوم کەن من منهەجی دیبلۆماسی بالئەزەماتیشم تێکەڵ کردووە مۆزوع. یعنی سیاست کارل شمیت قسەیەکیە من ناڵم بە مطلقی بەس بەنسبی ئەڵێ سیاست بێ دوژمن ناکرێت. سیاست سوور یعنی ناکرێت ڕەنگی زۆر جوانێ ئیلا سووریشی تێکەوێ. هەر تەبیعەتی ژوایە مەصائب قوم عند قوم
فوائده أني عراقاتك توشي مراوحة به من قور أبم هميشه كدولتي مركزي توشي تنجأ به من هدفك قوم هي من قور أبم تيها من إسفادة أكم توافقي لقل صراعة أبي إما كم بكينور دولة براسي وخطابك لسر إعلام معنا براسي خطابك زور متوازنية من أوندي لأزماتها سرو عندك دركم جاري واهي لإعلام لا أجر دهن جودا بني أتشينا الدهمين إن جاء أجرينو بويكم يعني توازن مانية شي من بمحكمة دستورية نكر يساعدونا سر إكتر يعني بويا ليرا أبي تابو من أكرم من الملانة كان احتواء بكين والسوق يمكن تشال برجوندي إيمانية براسي أبي تواصلي مستمر معنا به إما ما لها تولى مسألة دبلوماسية لو وقتي هنا نبي لو وقتي قرفتي كان نبي دبلوماسية مانية وجود مانية ألين وفدك تشوفوا بلا عمار حكيم بدوها لشو بنتهاسا وفدك لشو بنتهاسا يعني تاني بري من بوجنب الناس وتاني بري مشروعكم نية فدرالية زور مهمة براستي فدرالية منو تولس مسألة جيشتن نزيقاته تابو من أكره واقعي فدرالي العراق تطبيق بدستور تطبيق بيمزيات رئيس فاداك انتخابات بلام انتخابات نظامي انتخابي ما أبي لدوان درنتش جاء ما قالوا كرد بيكاته مشروع خوي يا أوي الدوائر الفردي به يا أوي تمثيلي نسبي كي يقداير به اسهل لبنان بعكسه أبو لو دوائر فرديانو هاتو تمثيلي نسبي بلام لا يخوان للتمثيل النسبي هات أم دوائره لقل هر جوليك انتخاباتي شا تو السيري بيوانك تشي بقانون انتخابات عملية سياسية كو الصراع كبير لتش قناغك تشونا نظام انتخابيش أو دان جاكواتا إما كين بتانين كرد توافقتي قصته بو جيشتن بهدفك خوي أما بسارك أما أجنديك واضح من هبوة أما شرجي بسار مشتومرة فرصتك هاتوتا بيش لدوزار بينجو تائسة قوستمان توا أما دراسات افترازي من هيا أقروان بو أوابي أميشتي مناقشة بلام من زور بكورتيا لما معوقة كان تشين معوقة كان براستي خطيكي واضح ما نبو من قناعة خوم بيغلم بو موضوعه بلانكي متكامل دروس نبو دوهم ذهنيتك السياسي متناقض مان هي من سرب عراق من سرب عراقني تناند لمشروع دستوري هري مشا أو ذهنيتي تياه من رخنم لهجدة مادي قرت أو ذهنيتها هي سرب خويا يا سرب خونيا دوشت هي من نابع عقلتك متناقض من بو دروس به انفصال حق تقرير المصير حق تقرير المصير حقي منه من بريادي ليدا بلام انفصال لقلب غاء بين من يقلاي كما ببي وثائقي دولي توافقي سياسي لهرم اما جبجي ما كردوا جبجي نكردين توافقي سياسي لهرم قرفتك الجوري بو دروس كردوين لبغا جميل لي برسالة عملي سياسي لهرم كردستان لسر جدلتي منطقي قوية عملي ديمقراطي بيقولون لا يزال عمل السياسي كاعتمادي لسر منطقي قوة بوه بقى أشخاص على قلمية كرسي جباني هر أوين كهين بو ديمقراطيتك هالبجاردنا كريتشي أمان أما إطارك السياسي متكامل ما ندروز نكرد ولا هريم كردستان بودا صلاتي كردي دستور مانية مؤسسات مان نقشوا تحدي كامل بون كدستور جنبو من هم شاء الله ملوانية رأي كبير بلي لرجع عملي سياسي ومن تحكم لمعادلات سياسية كم بلام عملي سياسي أمانية بلام كدستور كبو إطارك هي إما تواصل ماني لقلب غابة شازك بردهم أما تفاصيل بينادم إعلامك كردي مانية بلغيك عربي باش كبرانبر تيبجينه
شتێکی تر لەوانە ئێمە نەمانتوانیوە بە پێویست ئیسفادە لە مشارەکەمان بکەین لە بەغا. چەند پۆستی کوردی لە بەغا بەتاڵە. ڕئیسی ئەرکانی کورد نەبوو، ئێستا بەدەست چێوەیە، ئێستا بەدەست شیعەکان خۆیانەوە. ئەو فەراغە پڕ نەکراوەتەوە کە من و تۆ توانین تەغزیەی من و تۆی پێ بکا لە عەمەلیەی سناعی قەرار و هەموو شتانە. طبعا قرایەکی قانونی متوازنمان بۆ دەستور نییە. ئێمە بن پرسیارەکەم دەستور یەکێک لە مەشروع برگەکانی مەشروعی ئیسلاحەکە تعدیلکردنی دەستورە. ئێمەی کورد و قانونیەکان تا ئێستا هاتوین ئەگەر بۆ نمونە مەشروعەکە واضح بێ بۆ بڕیای سیاسی ئەگەر دەستور گۆڕە ئاوا بێ، ئەگەر وانە بۆ ئاوا بێ. ئەنی من زۆر معجبم بە تەجروبەی ئیسرائیلی لە هەندێک شتە. ساڵی 1970 جەدەلێکیان درژ ئێمە دانوستان لەگەڵ فلستینیەکان بکەین یان نا. پرسیارێک ئەگەر بیکەین چۆنە بێنێکین چۆنە بێ. نزیکی 10 ساڵ دراسەیان کرد، 10 ساڵ مؤسسەیەکیان بۆ دروست کرد مۆشی ماوز، گەیشتنە ئەو قەناعەتەی ئەگەر دانوستان بکەن لەگەڵ فلستینیەکانە قەزی فلستینی ئەتوانن بیکەن بە قەزیەکی غەزە و ڕامەڵای کە ئێستا هەیە. چێ باس فلستینەکەس؟ یعنی ئەبێ مەشروعەکە بە کە دەستور گۆڕا چی دەبێت؟ مەسائلی اقتصادی، مەسائلی سیاسی خارجی هەموو شتانە. نخبەی سیاسی بەڕاستی زۆر مهمە. نابێ لە هەرێمی کوردستان پێ لەوە ببڕێت تەواصولی زائیفکە لاوازیکە لەگەڵ نخبەی سیاسی. نخبەی سیاسی چەند کەسێکە لە عێراقا تو ئەگەر ئەمانە بەردەوام بووی لەگەڵیانە گرفتت بۆ دروست نابێت. دیبلۆماسیەتی دەئوبمان نییە. ئێمە عەقڵێتێکی ئیستیغنائیمان بۆ دروست بۆ لە بەغا. نەوتەکەمانی ناکەن ناندەینە خۆمان شتەکان وە بزانم بەو شتانە ئەم عەقڵێتی ئیستیغنائیە زەرەتمان زۆر لێ دەدا بەڕاستی. ئیهمال فیدرالیتمان ئیهمال کردووە. فیدرالیت خۆمان ئیهمالمان کردووە و ئەبێ ئەو مەجالانی کە لە فیدرالیت هەیە محاولە بکەین لە ڕووی مؤسسات، لە ڕووی قەرارات، لە ڕووی تەعاملەوە ئین بکرێ. زیاتر ئەوەی کە تا ئێستا هەبووە زیهنێتێکی ئینتیقالیە. تعامل ئەکەین لەگەڵ حەدەس. حەدەسێکە خوڵقێ ئەنجا بەڵام نازانم ئەمە باسکەمیان بیوەستێنم کاک دکتۆر. چی بکەین بۆی سەر بگرێ؟ من بهین بەڵێ تەواو بوونی؟ بەڵێ ئەخیر چی بکەین ئەم تەجروبێ سەر بخرێت لە پێناو خۆمانە. یەکەم شت بەڕای من ئەوەیە کە لەگەڵ نخبەی سیاسی عێراقیە لە تەواصلی بەردەوامە بین. چونکە هەر تەواصلێک کە نەبوو تەسیری لەسەر جادە هەیە. مەسەلەن سەدر تۆ لەوانەیە بە پراگماتیزمی بزانین بەس مەجبوری تەعاملی لەگەڵا بکەی. خاوەنی گەورەترین میلیشیایە، سەرای سەلام گەورەترین میلیشیای ناوشەیە کە لە بینی 10 بۆ 15,000 چەکدارە بێ. بێژگە لە شتەکانی تر جاکاتە تەواصل لەگەڵ نخبە. تەطبیقکردنی دەستوری عێراقی و نەهێڵین وا بە ئاسانی تعدیل بکرێت. چونکە تعدیل یعنی گۆڕینی. کاک دکتۆریش ڕۆژە هەر جەختمان کاڵی ئیعادە نەزەر لە بینی تعدیل و تەغییرە، بەڵام ئەوان مەبەستیان پێی تەغییرکردنێتی لەبەرەوە هەر تعدیلکردنێکی دەستوری عێراقی لە مەسلحەتی من، بەڵام ئەگەر تعدیل کرا چیمان هەیە ئێمە مەشروعمان چییە؟ ئەمە ئەبێ مختصین قسە بکەن. مشارەکەی فعلی لە عەمەلی سیاسیە بەپێی ئەو تەمسیلە نسبەی کە من هەمە. اهتمام بالمصلحة العامة العراقية. بۆچی؟ لەبەر ئەوەی عەمەلی سیاسی تووشی جمود نەبێ. لەبەرەوەی عەمەلی سیاسی تووشی جمود نەبێ. طبعا 304 حزبی سیاسیمان هەیە لە عێراقا، 340 جوابزانم زیاترە، حتا تەنانەت ئیحساکەوتی 450 حزب بەشدارین تەقدیمی کرد بوو بەشداری انتخابات کا، بەڵام شروطیان تێدا نەبوو. بەڵام وا باشە ئێمە عەمەلە سیاسەکە لە 4-5 تەرەفا کۆکەینەوە. چونکە بگومان لە مفاوەزاتە شتێکمان پێ ئەڵێ چەند عەدەدەکە زۆرتر بێ ئەوەنە معەقەدترە بێ.
ديرك كان نسيبه لسر فيسبوك يعني حزب الله مقعد شينيا لبرلمانه بلام تهديدي أمريكا جكا بانوي أمريكا تلك فاصلية جروب أتواني كاريجري هي لبرتو كان كم يبكيتوا يعني رسميين بله أنه هني شينيا بلام تهديدي شيء عملية سياسية وتعديل أمامية كا هيك شينيا دواتر تفعيل نظام فيدرالي ومجالش دوباري كمو دوري خارجي كم يساوي كصدري كاشتكي إيجابية بوي إيرانش بينا خوش هميشه أجر عاملي خارجي دوري كم بولا مصلحتي منها بوي هسه حرشي أكلنا هلن أو برو تفعيل حق نقض بيقرنوا بو إجماع چونك هميشه أجر هاتو نظام سياسي للعراق قرى بلاماري دوش ددن نظام حكمك لقل توزيع صلاحيات يك ديرت بوب قرى لدستورة بل النظام السياسي للعراق بوت الرئاسي تتاو يعني تو بل لما دي تشلو هشتا تا ما دي هشتا ودو هشتا وسبع هم بقري أبي لما دي سطو دو سط كانوا كباسي أقالي مشتركة أبي همي بقوري تا سطو بيشتيوكو أوانا أبي براسي دبلوماسي كي مكوكي من هبي لقى القمة أقل لمن برسي لم أزمي إسادة بيويستي بسرداني كي سروكي هرم يا سروكي حكومته بو بغا هندي جار هي سردان بس بو حسن النوايا جاري هدف في تريد بينيا إما جالوا هم معاهدات ما هي لسر آستين دولتيها حسن النوايا حسن الجوار يعني سردانك بو أما وقي انفراجك ضرورة بو خاو كرنوي اشتكر تفعيل كردين حكومتي ائتلافي بو أوي معارضة لعراقة دروس نبه دروس بوني معارضة بتجربة أمتن صالي بيشو كرت كالايكي دواتر إما دزبة بروسي ديمقراسية هو بقرين لعراق شو إما لو إسفاداكي هم بنماك حكم رشيدة هم إما كر زور إسفادي ليكين أخير ديرم أوندي ديمقراطية توافقي فرصة بو إما بوتي بو خود دروس كردن كم كرنوي دوجمنا كان بهزبون بو قشا بيداني كي بردوام يعني تو أسام مشكلة بوجنبه سيركي كردستان طفريكي باشا دا بقشا سندن إما هر أوابو كسالي 2006 وحود استفادة مانكر دخلي فرد جيش تنزيكي $6,000 لهريم كردستان كإما ببي وركان مرشح بوين بوتشي بو أويك برو ديمقراسيات بشين كيش يكالا بي وركان بدخلي فرد ل$6,000 برو سروبتي حق تقرير مصير من لما بو دروس أبي بلام أما بيستي باتشيه بمعرفيكي باشايا افترازي ما نبي خطيك ما نبي كاري بوبكين بلام رودا وكان بلا بيانكي شو براسي أبي أقام لبي بلا التسرع بالأحداث يؤدي إلى عواقب وخيمة شوكا إما دوكي تري أنبابة من باس النكر أوات يتسر لاي جنابتان أما كألين بو عراق بو كردستان كان توافقي ضرورة أما تشيبكين تشينكين لكردستان چونك هميشه أو بروجه تاوكري إيره بويا من باس أو جزمنا كربرو كاتغنيا من سباسي جنابتانا كم من داوي بردنا كم بأكيدي كاتم تيابران من بأكيدي جاء لبروا من داوي بردنا كم زور بتوندي زور سپاسی جوگردن دانا کم سپاس تحمل تانا کم زور ممنون ئێوارتان باش زۆر سپاس کاکسەرۆ سپاس بۆ ئینستیتۆ کاگیتۆر ئەچیمی ئاسان کرد هەم لە ڕووی وەقتەوە هەم لە ڕووی باسکردنی زۆربەی بابەتەکانەوە لە ڕووی تیۆریەوە دەمێکە پسپۆڕان و زانایانی بواری دەستور و سیستەمی سیاسی ئەو ڕاستیان سەلماندووە کە پەیوەندیەکی زیندوو
و بەردەوام لە نێوان جۆری پێکهاتەی کۆمەڵگا و میلەتی هەر وڵاتێک لەگەڵ جۆری سیستەمە سیاسیەکەی و چۆنیەتی دیزاینکردن و بنیاتنانی سیستەمی سیاسی هەیە. گابرێل ئالمۆند بێچێک بوو لەو زانا سیاسیانەی ئیشی لەسەر جۆرەکان و فۆرمەکانی سیستەمی سیاسی دیموکراسی کرد. دوای ئەوە لیبهارد کە بە گەورەترین تێوەرزانی بواری دیموکراسەتی تەوافقیە لە ئەنجامی دراسەکردنی بیرۆبۆچوونەکانی ئالمۆند بەوە گەیشت کە ئەوەی ئەو کردوویەتی زۆربەی زۆری پەیوەندی بۆ سیستەمی سیاسی دیموکراسی لە وڵاتانەیە کە کێشەی فرەییان نییە، یعنی متەجانیسن. هەروەها جۆرێک لە سیستەمی سیاسی دیموکراسیە کە دیموکراسی زۆرینەیە، زۆرینەیەک لە هەڵبژاردن دەیباتەوە و دەبێتە حاکم، ئەقەلێتێکیش دەبێتە ئۆپۆزیسیۆن. لیبهارد تێبینی ئەوەی کرد کە ئەم جۆرە لە سیستەمی سیاسی دیموکراسی بنیاتنراو لەسەر حکمی زۆرینە ئۆپۆزیسیۆنی کەمینە کێشەی کۆمەڵگای فرەنەتەوەی و فرەمەسەبی چارەسەر ناکات. بۆیە پێویستمان بە گەڕانە لە دوو جۆرێک لە دیموکراسەتی تر کە ئەو ناوی لێناوە دیموکراسەتی تەوافقی. بۆ چونکە ئەو پێی وایە دیموکراسەتی دامەزراو لەسەر حکمی زۆرینە سەردەکێشێ بۆچی؟ بۆ زۆرینەیەکی ئیستیبدادی و هەویەیەکی خۆسەپێن و هەروەها بە شێوەیەک لە شێوەکان بە مەرکەزی بوونی دەسەڵات یان بێبەشکردنی ئەوانی تر لە دەسەڵات. طبعاً ئەوە سەری کێشا بۆ ئەوەی کە زۆر دراستەی تری لەسەر بکرێت، بە تایبەتی تۆفلەریش و دارندۆفیش ئەوان پێیان لەسەر ئەوە داگر ئالان تۆرینیش تەبعاً ئیتر دیموکراسیەت هەر دیموکراسەتی زۆرینەی حاکم نییە، دەبێ هی کەمی نەش بێ، هی هەمووان بێت، چۆن بەشداری دەکەن لە بڕیاری سیاسیە، ناویان لێنە بە دیموکراسیکردنی دیموکراسی. لێرەوە چەندین نمونە باز دەکات، مەسەلەی سویسرایە، بەلجیکایە، دواتر کە نەقدی دەکەن دێ باسی نمونەی هیند و مالیزیاش دەکات. لە ڕاستیدا ئەم بۆچوونە تاڕادەیەکی زۆر دروستە. بۆ ئەگەر سەیر بکەین لە وڵاتی فرەنەتەوە و مەزهەبدا جۆرێک لە بۆ ئیدارەدانی فرەنەتەوەی و فرەمەزهەبی هەیکەلی موئەسەساتی و سیستەمی سیاسی زۆرا زۆر گیراوەتە بەر. لە دیموکراسیە دەرکەوتووە دیموکراسیەتێک، تەمە خاڵێکی تریش کە لیبهارد باسی دەکا ئەوەیە کە دیموکراسیەتی تەوافقی بۆ چ گرنگە؟ بۆ کۆنتڕۆڵکردنی توندوتیژی، یان ئەوەی بکە ناوی لێناوە ئاشتی مەدەنی. تۆ سەیری تورکیا بکە، وڵاتێکی فرەنەتەوەیە، کەس ناتوانە بڵێ دیموکراسی نییە لەوێ، بەڵام ئایا توندوتیژی لەوێ کۆتایی پێ هاتووە؟ کێشەی فرەنەتەوەی و فرەمەزهەبی لەوێ چارەسەر بووە؟ ئیسپانیا وڵاتێکی دیموکراسیە، بەڵام بۆ کەتەلۆنیا داوای جیابوونەوە دەکات. کەواتە دەرکەوتووە دیموکراسی لە وڵاتی فرەنەتەوەیە پێویستی بە جۆرێک لە ئالەتی ترەکە ئەوەی پێی دەڵێن فیدرالی. هەروها فیدرالیش بەبێ دیموکراسی بۆ ئیدارەدانی کۆمەڵگای فرەنەتەوە مەزهەب تاقی کراوەتەوە بوو نمونەیەکی سۆڤێت، لێش فەشەلیە. لە دەستوری عێراقا دەستور ینی بەرجەستەکردنی بنەماکانی تەوافق لە دەستوری عێراقدا لە چیدایە؟ لە سەرەوی هەمویانەوەی ئاعترافی دەستورە بەوەی کە عێراق وڵاتێکی فرەنەتەوە مەزهەبە. دواتر هاتووە
بۆ مەسەلەی ئیدارەدانی ئەو تەنەوعە یان ئەوەی کە پێ دەگوترێ پێک هاتەکان یان ئەو ناوی لێناوە جەماعەتی فەرعی بیری لە هەیکەل کردوتەوە هەیکەل دابنێ ئاعترافی بە هەرێمی کوردستان کردووە وەکو قەوارەیەکی سیاسی دەستوری هەروەها دەڵێ هەرێمی تریش پێک دەهێنرێ بە پێی ئالیەتی دەستوری ئاعترافێکی تری دەستوری عێراق بەوەی کە یان بڵێن نمونەیەکی تر بۆ بەرجەستەکردنی تەوافق ئەوەیە کە دابەشکردنی دەرامەت و سامانە یا بەشداریکردنە هی پێکهاتەکان لە مەسلەی سامانە ئەوەی کە لە مادەی 111 و 12 و دواتر لە هەندێک مادەی تر هاتووە کە بەشێکی عادلانە دەبێ بدرێ بە هەموو پێکهاتەکان بۆ هەندێکیشان کە تووشی زەرەر بوون دەبێ قەرەبوش بکرێتەوە هەروەها لە هەندێک شتیش مەسەلەن دەبینی بیر لە ڤیتۆش کراوەتەوە ئەوەی 2/3 تاوان ئەوان ئەو 2/3 زیاتر کاتی خۆی پێداگیری کورد بووە هەندێک لە شارەزا پێیان وایە ئەسڵەن ئەو دیموکراسیە تەوافقیان ئەو جۆرە تەوافقی لە دەستوری عێراقدا هاتووە دەکرێت ناوی بڵێن تەوافقێکی لیبرالی چکە لەوێ سەربەخۆیی تا ڕادەیەک داوە بە هەرێمی کوردستان و ئەترافێکی دەستوری پێکردووە هەروەها ڕێگای داوە بە هەرێمی تریش کە دروست ببێت نەک لەسەر هەیکەلبەندیەکی موئەسسەساتی توندی نەگۆڕ وەکو هەندێک وڵات کردویانە ینی هەمووشێکی داوە بۆ جوڵۆ بۆ ئیشکردن لە ناویدا ڕەنگە لە دیوێکەوە ئەوە بۆ ئێمە زیانی هەبوو بێت چکە ئەگەر وەکو هەندێک دەوڵەتی تری فێدرالی ئەگەر هەرێمەکان و کانتۆنەکانی ویلایەتەکان دیاری بانایە لە ناو دەستوردا ڕەنگە ئێمە ئێستا تووشی هەندێک ئەو مەترسیانە نەدەبووین کە ئێستا قسەی لەسەر دەکەین بۆ ئەوەی دیموکراسیەتی تەوافقی سەر بکەوێ هەندێک شت پێویستە بە تەرجوبەی ئەوەی کە لە وڵاتانی تریش پەیڕەو کراوە ڕێککەوتن لە هەردوو نمونەی یوگۆسلافیای کۆن و بەلقان ئەوەی کە ناوی لێنرا ڕێککەوتنامەی دایتۆن لە ساڵی 1995 لە ناو ڕێککەوتنەکەدا پرسی دیموکراسیەت و تەوافقەیە چکە باسی دامەزراندنی هەرێمێکی فێدرالی بۆ بۆسنیا و هەرسک دواتریش بۆ سەربیا دەکرێت هەروەها بچۆ پاشان ئالیەتی تێدایە بۆ ئەوەی چۆن وڵات بەڕێوە دەبن لەسەر بنەمای ئەوەی کە ڤیتۆشیان هەیە پاشان ئەوە ئەم ڕێککەوتنە دەچێتە ناو دەستور و قانون و سیستەمی سیاسی وڵاتەوە کە تا ئێستاش لەوێ بەردەوامە لە دوای ئەم ڕێککەوتنەوەش زۆرێک لە ئیستقرار هەیە تەمان تا ئێستاش هێزێکی ئاشتی پارێژی نێودەوڵەتی لەوێ هەرماوە مانگی 12یان 11 ساڵی ڕابردوو بوو مانەوەیان بۆ نوێ کردەوە نمونەیەشی تر بوو ئەوەی کە لە ڕێگای ڕێککەوتنەوە دیموکراسەتی تەوافقی توانیوێتی کۆنتڕۆلی تونند و تیژی بکەوەکو لیپارد زۆر تەکیدی لەسەر دەکاتەوە کێشەی ئیرلەندا و ئیرلەندای شیمالیە لە نێوان زۆرینەی پرۆتستاندی لەگەڵ کەمینەی کاتۆلیکی چەند ساڵ تونند و تیژی بوو بە هەزارە خەڵکین بوو ئەوانش لە ساڵی 1998 ئەگەر زاکیرە فێڵم لێنەکە ئەوەی ناوی لێنراوە ڕێککەوتنامەی جومعەی مەزن ئەوانش بە هەمان شێوە تەمان لەوێ حزبی دیموکراسی وەحدەوی پرۆتستانتەکان بە هیچ شێوەیەک بەوە ڕازی نەدەبن پێشتر بەڵام سەرنجام ئەویش بەوە ڕازی بوو کە دەبێت ڕێککەوتن بکرێ و بەیەکەوە لە ناو سیستەمی سیاسیە بەشدار بن و لە ناو پەرلەمانە لە ناو حکوومەتە ئەمە پاشان دەچێتە ناو سیستەمی سیاسی وڵاتەوە و دیزاینی سیستەمێکی سیاسی دەکرێت لەوێ ڕەبتیش دەکرێت بە سەربەخۆیەوە تەوان بەریتانیا لەوێ مەرجی ئەوەی هەبوو ئەو کاتە سەربەخۆیتان دەدەمێ کە ئێوە بۆ شێوە تەوافق لەگەڵ یەکتری بکەن لەوێش ئەم ڕێککەوتنە تەوافقیە بەڕاستیدا کاریگەری لەسەر کۆنتڕۆڵکردنی تونند و تیژی هەبوو زۆرێک لە ئاشتی بەرهەمهێنا دواتر لەسەر دابەشکردنی دەسەڵات لەگەڵ بوونی زۆرێک لە سەربەخۆییش بۆ پێکهاتەکان و هەروەها بەشداری ئەوان لە دەسەڵاتیشدا تەمان لە عێراقیشدا تقریبا نمونەکە نزیکە لە ئەوان بزوێنەری فیدرالی یان ئەوەی کە دیموکراسەتی تەوافق لە عێراقا لە ڕاستیدا ئەمە
ئێمە کورد بووە چونکە تۆ سەیری کە لە ساتەوەختی دامەزراندنی پارتیەوە تا ساڵی 2006 لە ماوەی 50 ساڵە لە کورد مەشروعی هەبووە هەر لە پرۆگرام و پەیڕەوی پارتی لە ساڵ 1946 باسی کیانێکی سیاسی فیدرالی بۆ کوردستان دەکرێت و تا دەگاتە ئەوەی کە لە هەفتاکان جارێکتر مەشروعی فیدرالی بۆ عێراق ئامادە دەکرێت دواتر لە ساڵی 2001 پێشەوە ڕژێمی عێراق بڕوخێ دەستورێک پێشکەش بە پەرلەمانی کوردستان دەکرێت و تەبەنی دەکرێت لەوێ باسی ئیقلیمی عەرەبستان و کوردستان کراوە ئەمە ڕەنگە زۆر ئاماژەی پێ نەدرابێت کە لە پەرلەمانی کوردستان ئەم پرۆژەی دەستورە پێش ڕوخانی ڕژەم تەبەندی کراوە دواتر لە بەهۆی پێداگەری کورد و ویستی کورد بە تایبەتیش دوایی هەماهەنگێک لەگەڵ شیعەکان دەکرێت لە مؤتەمەرەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی هەم لە بەیروت هەم لە لەندەنیش بە ئاشکرا باسی عێراقی دیموکراسی پەرلەمانی فیدرالی دەکرێت قانونی دەوڵەت بۆ مەرحەلەی ئینتیقالی لە عێراقا لە ڕاستیە جۆرێک لە ڕێککەوتنی سیاسی پێشوەختە بوو پێش دەستور هەمووەکو ئەو ڕێککەوتنەی کە لە یوگۆسلافیای کۆن کرا لە نێوان پێکاتەکانە هەمیش لەوەی کە لە نێوان پروتستانت و کاتۆلیکان لە ئیرلەندای شیمالی بە لەگەڵ بەریتانیەکان کرا چونکە ئەو ویستە سیاسە لەناو ئەم قانونەدا جێگای کرایە پاشان ڕۆژی بۆ ناو دەستور بەڵام پرسی هەرێک گەورە لە مۆدیلی عێراقا ئەوەیە کە لە قبولکردنی ئەوەی کە بنەماکانی دیموکراسەتی تەوافقی لە ناو دەستوردا هەبێ بەشێکی پەیوەندی بە ناچاریەوە بووە نەک لە قەناعەت و باوەڕەوە بووێ ئەوەی باوەڕی هەیە بوو بە پلەیەکەم کورد بووە سونەکان ئەوە هەر هیچ لە ناچاریەوە دواتر خۆی لەگەڵ دەگونجێن و لەگەڵی دەڕۆن شیعەکانیش لە فترەیەکان ناچار دەبن چاگەر سەیری مزەکەراتەکانی کۆندالیزا ڕایس و خەلیلزاد و پۆڵ بریمەر بکەین دەبینین کە مەسەلەن جۆرێک لە فشاری ئەوانیشە بووە یان بەڕاستیدا جۆرێک لە تەدویری پرسەکە هەبوو کۆمەلگای نێودەوڵەتی ئەو کات پشتیوانی ئەم جۆرە پرسەی کردووە واتە بوونی ویستێکی ناوخۆیی بە تایبەتیهی کورد لەگەڵ تێگەیشتن و پشتیوانێکی نێودەوڵەتی ئەجینە ئەو کاتیش خۆ لە مەسلەی مەجلیسی حکومە لە مەجلیسی حکومە بریمەر ویستی لە ڕێگای کۆمەڵێک مؤتەمەراتی بچووکەوە نوێنەرەکان دیاری بکە بەڵام ئەو کات دیدارێکیشی لەگەڵ مەرجەعیشی ئاگرن باشکرا پێیان گوت لە ناو مەجلیسی حکمیشە دەبێت زۆرینەی شیعە بوونی هەبێت دەنا ئێمە ڕەفزی دەکەینەوە واتە ئەو کاتیش ملاحەزات و تێبینی هەبوو لەلایەن شیعەکانەوە لەسەر ئەوەی کە تەوافقەکان نابێ بگاتە ڕادەی ڤیتۆی متەبادل لەوەی کاک دکتۆر باسی کرد کە لیپار زۆر جەختی لەسەر دەکات ڤیتۆی دووسەرە تۆشە تۆ منیش ئەماوەی کە بڵێن لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی هەیە ئەم ڤیتۆی متەبادیلە لە ناو سیستەمی سیاسی عێراقا بۆی کە دیموکراسەتی تەوافقی باش جێبەجێبێ بوونی نییە تەنها لە مەسلەی تعدیلی دەستورە ئێمە هەمانە بەڵام ئەویش مەسەلەن ئەگەر پەیوەندی بە خۆشمانەوە هەیە چۆن ئیسفادە لەو ڤیتۆیە دەکەین طبعا پرسێکی تری دیموکراسەتی تەوافقی کە دەبێتە مای ئیستیقرار ئەوەیە کە لە یەک کاتە هەم یەکگرتووی کۆمەلگا و دەوڵەتت دەداتێ هەمیش سربەخۆیت دەداتێ بۆ کیانەکان طبعا ئەوە عنوانی ئەو وتارە بوو کە وەختی خۆی بایدن وابزانم لە نیویۆرک تایمز بڵاوی کردەوە دوانە کردی بە پرۆژەیەک عنوانی وتارەکە ئەوە بوو الوحدة من خلال الاستقلال لە عێراق چۆن ئێمە وا دەکەین هەرێمی کوردستان و کوردەکان سەربەخۆ بن هەروەها سونەکان سەربەخۆ بن شیعەکان سەربەخۆ بن بەڵام بەیەکیشەوە بن ئەوەی کە دەگوترێت جۆ بایدن ئەو کات پرۆژەی تەقسیمی عێراق و هەبوو دروست نییە بایدن دەیویست لە ڕێگای دابشکردنێکی ناوخۆی استقلالێکی ناوخۆییوە عێراق بە یەکگرتووی بهێڵێتەوە لە ڕاستیدا دیموکراسەتی تەوافقیش ئەوەیە کەواتە دیموکراسەتی تەوافقی ڕێگا دەگرێت لە چی لە
زاڵبوون و هەژمونی یەک هەویەیی واتە ڕەوتی دەمەچخوازی بەڵکو ئەگەر لەگەڵ ئەوەی کە ڕێگا دەدا شوناسە نەتەوەیی و ئاینی و مەسەبیە جیاوازەکان لە ڕووی موئەسسەساتیەوە لە ڕووی مشارەکەوە لە ڕووی سوودمەند بوون لە داهاتەوە و کیانی سیاسی و ئیداری بە خۆیانیان هەبێ بەڵام لە ئەنجامی ئەوەشەوە دەکرێت تۆ هەویەیەکی مڕەکەبی نیشتیمانی دروست بکەن لە بەرامبەر ئەمەدا ئێستا مەسەڵەن ئەوەی کە پەیامە سیاسی و فکرێک گەورەیەکە لە بڕیاری دادگای فیدرالی لە سەبارەت بە نادەستوری بوونی یاسای نەوت و گاز لە چیدایە لەوەدایە کە ئێستا تەیارێکی دەمەچخواز بەڕێوەیە کە دەیهەوێت جارێکی تر هەویەکان هەمووی دەمەچکاتەوە یان ئەو بلەما سەرچیانەی کە دیموکراسەتی تەوافقی پێویستی هەبوو لە دابردوو لە تا ڕادەیەک ئیشی لەسەر کراوە و بیان لەرزێنێ کورتی دەکەمەوە بۆ ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئەو تەحەولەی کە لە هەرێمی کوردستان هات بەوەی کە کورد وەکو کیانێکی سەقافی بگۆڕێ بۆ کیانێکی سیاسی واتە دامەزراندن و لەدایکبوونی قەواری سیاسی هەرێمی کوردستان پێش دەستوری عێراق و ئەوەی کە فیدراالێت کە ئێمەشی لەسەر دەکەین تەوان ئاگامان لەوە بێ کە بڕیاری پەرلەمانی کوردستانیش لەسەر مەسەلەی فیدرالی باخێکی زۆر گرنگی هەیە و لە ساتەوەختێکی زۆر گرنگدا پێشەوەی کە ڕژێمی عێراق بڕۆخێ و ئەم پرسی بە فیدرالی بوون و بە دیموکراسی بوونی عێراق کە دەبێت ئیشی لەسەر بکەین لەناو ئەدەبیاتی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیدا طبعا لیبهار دەڵێ بوونی حدودێک ناوخۆیی وازەح و ڕوون زۆر گرنگە بۆ دیموکراسەتی تەوافقی ئەو کاتە لەسەر ئەو ئالێتانێک کە لە ناو سیستەمی سیاسیدا دێتە ئاراوە بۆ مشارەکە بۆ بەشداریکردن لە سوڵتەیە لە قەراری سیاسیە بۆ سوود وەرگرتن لە سامانی وڵاتە ئەم حدودانە دەبنە حدودی تەکاملی نابنە حدودی پێکدادان و لە بیریشمان نەچێ ئەوەی کە کاکتۆر باسی کرد کە ئەو بەڕێزە پێی سیر بۆ حدودی داخلی لە بڕیارێکی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە دەڵێ دەبێ هەردوو حکوومەت کێشەی حدودی ناوخۆیان حکوومەتی عێراق و حکوومەتی هەولێر بە حیوار چارەسەر بکە بە حیوار بۆ ئێمە طبعا لە مەسەلەی حدود و خاکیشە الحەقی لە دەستوری عێراقە مەسەلەی مادەی 140 هەرچەند ئەوەی دادگای فیدرالی تەکیدی لەسەرەوە کردوێتەوە کە ئەو مادە زیندووە هەتا چارەسەر نەبێ کێشەکە ڕۆحی مادەکە بە زەمەن بەسەر ناچێ ئەو بڕیارەشی داوە بۆیە ئێمە دەکری ئیشی لەسەر بکەین ئەوەی بۆ ئێمە گرنگە بۆ هەرێمی کوردستان لەگەڵ ئەو بۆ چوونانی کاک دکتۆر باسی کرد طبعا لیبهار دەڵێ زۆر تاکیزی لەسەر نخبەی سیاسیە لە دیموکراسەتی تەوافقیە دەڵێن نخبەی سیاسی دەتوانێت تحالفاتی گەورە بکە ئەو تحالفاتانە لە دیموکراسی تەوافقیە زۆر گرنگ لە ساڵی 2005ەوە تا ئێستا ئەگەر ئێمە سەیری جوڵەی نخبەی سیاسی لە هەرێمی کوردستان بکەین بە تایبەتی لە 2005 تا 2015 لعبەکەیان لعبەیەکی زۆر سەرکەوتوو لەگەڵ نخبەی سیاسی هەمیشە ڕێککەوتن هەبوو پێش پێکەنانی هەر حکوومەتێک ڕێککەوتنێکی سیاسی هەبووە چەند جێبەجێکراوە یا جێبەجێ نەکراوە شتێکی ترە جگە لە دەستور بەڵام ئەوەی کە ویستویەتی نخبە بگۆڕێ بە تایبەتی لە پێکەنانی حکوومەتە زیاتر ڕۆڵی کورد بووە جەنگی ساندار لە مزەکەراتی خۆی باز دەکات و ئاماژەی بە هەندێک سەرچاوی جێگای سقە داوەکە ئەگەر کورد خۆی نەبایە بە تایبەتی ڕۆڵی زەنابی کاک مەسعود
هەرگیز لە خولی دووەم مامزەلان نەدەبەوە بەسەر حکومەت ئەوە چمان پێ دەڵێ پێمان دەڵێ کە گەمەی کورد لە هێشتنەوەی دیموکراسەتی تەوافقی کە بۆ ئەو باشە و بۆ عراقیش باشە پەیوەندی بە خۆشیانەوە هەیە چۆن گەمەکە دەکەن لە ڕاستیدا ئێستا لە تەواجودمان لە بەغدا لە حیوار لەگەڵ نوخبە ئێمە کێشەمان هەیە پێویستمان بەوە هەیە لە بەغدا نوێنەرێکی باڵای سیاسی هەرێمی کوردستان لەوێ بێت پێویستمان بەوە هەیە فراکسیۆنە کوردستانەکان لەوێ هاوپەیمانی تێشیان هەبێت لەسەر خاڵە هاوبەشەکان ئەوەی کە پەیوەندی بە دەستوری عراق و دیموکراسەتی تەوافقی ئەوەیە مەسەلەی وەرگرتنی مسۆگەرکردنی بەشی هەرێمی کوردستان لە داهاتی عراق خۆ بۆ هەمووان باشە لە هەرێمی کوردستان بەشداریکردن لە سوڵتەیە بۆ هەمووان باشە مانەوەی عراق بۆ هەمووان باشە خەتەرێک ئەگەر دروست بێت لەسەر هەرێمی کوردستان لەسەر هەمووان دروست دەبێت لێرە لە هەرێمی کوردستان ململادە دەکەین لەسەر دەسەڵات دەیکەین بەس لەوێ بەڕاستی مەساحەکە پێویستی بە ڕوئای هاوبەش سیاسەتی هاوبەش ئالەتی هاوبەشە و خۆشیان ئەو داوایان هەیە یعنی ئەوەی کە باز دەکرێت یان زاندراوە هەر نخبەی سیاسی عراقی مەسەلەن گلەیان هەیە کە لەوێ ئێمە غائیبی یان ماوە دەچین یان بیل مناسبە دەچین بۆیە تەکیدکردن لەسەر ئەوەی کە ئێمە لە بەغدابین بۆ حیوار لەگەڵ نخبە بۆ بەشداری لە بڕیاری سیاسی بۆ بەهێزکردنی پەیوەندی سیاسی و دیبلۆماسیەکان زۆر گرنگە ئەو خوێندنەوە و پێشنیارە زۆر دقیقە مەسلەی طبعاً ئەو تەیارە دەمەچخوازە کە ئێستا مەسەلەن لەناو بەشێک لە شیعەکاندا هەیە هەمویان نا لەناو بەشێکیاندا هەیە ڕەنگە لە داهاتوودا بیر لە تعدیلی دەستور بکەنەوە تعدیلی دەستور بۆ ئێمە دیوێکی سلبیە چکاگە لە بیرتان بێ لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوودا چەندین جار باسیەوە کراوە کە تەبیعەتی سیستەمی سیاسی لە پەرلەمانیەوە بگۆڕێت بۆ ڕێئاسی ئەوە بە هیچ شێوەیەک لە ساڵحی دیموکراسەتی تەوافقی نییە چونکە تا دەسەڵات لە ناوەندێکی بەهێزکۆ ببێتەوە لەگەڵ ئەو مەبدەئی دابەشکردنی دەسەڵات کە دیموکراسەتی تەوافقی دەهێوێت ناکۆک دەبێت بۆیە پرسی تعدیلی دەستور یەکێکە لەو پرسانەی کە دەبێت زۆر خۆمانی بۆ ئەدەکەین بەداخەوە لە هەندێک قانون و مؤسساتی شاکە دەبنە هۆی بەرجەستەکردنی دیموکراسەتی تەوافقی لە ڕووی هەیکەلیەوە حزوری کرد حزورێکی لاواز بووە پار ئەو کاتانە بیزە بە مانگی سێ لە کاتی تعدیلکردنەوەی قانونی محکەمەی ئیتیحادی کورد پەرش و بڵاو فراکسیۆنی پارتی لە دەرەوە بوو فراکسیۆنی یەکێتی لەگەڵ بەشێک لە شیعەکان دەنجی پێدا لە کاتێکا دەبوو لەسەر ئەم پرسە بە تەواوەتی هاوهەڵوێزمانە کە محکەمەی ئیتیحادی یەکێکە لەو مؤسسەتە سمبولیانەی کە بەرجەسەی فیدرالی یان بۆ دیموکراسەتی تەوافقی گرنگە ئەوانەیەک لە شەشەکانەوەی لەناو محکەمەی ئیتیحادی ئێمە ڤیتۆمان نییە زۆر هەوڵدرا بەڵام لە ڕاستیدا ئەو ڕەوتی زۆری نەخوازە قبوڵی نەکرد لە ئێستادا ئەوەی کە باز دەکرێ مەسەلەی حکوومەتی زۆرینە و لە عراقدا پێویستمان بۆ هەیە ئێمە هەوڵ بدەین هەردووچی بەیەکەوە ممارەسە بکەین هەم تەوافقی هەمیش زۆرینە هەرچەند ڕاستە یعنی دیموکراسەتی تەوافقی ناڵێ بە ئۆپۆزیسیۆن نەبێ بەڵام بە تەواتی لەگەڵ حکوومەتی ئیتیلافی نابێ ئۆپۆزیسیۆن ببێتە هۆی بێبەشکردنی مکەونێکی ڕئیسی لە دەسەڵاتە ئەمە فکر جەوهەریەکەیە بەڵام لە بەشداری لە حکوومەتی ئیتیحادیە پارتی وێچەتی بەشدار دەبن مەسەلەن یەک گرتوو دەبێتە ئۆپۆزیسیۆن ئەمە شتێکی ترە بەڵام
ئەم دیموکراسیە تەوافقیە تەنها بوعدێکی ئتنیکی و ئاینی و نەژادی نییە، واتە تەنها ناوەستێتە سەر فرەیی نەتەوەی و ئاینی، بەڵکو هەندێک جاران تەکید و بایەغ بەچی دەدا دەوەستێتە سەر فرەیی سیاسیش. بۆ هەرێمی کوردستان بۆ بەشداری لە حکوومەتی ئیتیحادیدا لە ناو گەمە و لوعبەی پەرلەمانیدا کە ئێستا زیاتر لە عێراق لە ناو پەرلەمانە و لوعبەیە دەکرێت بەیەکەوە بوون و هاوهەڵوێستی بوونی پارتی وێچەتی زۆر زۆر گرنگە. ئەمە پێویستی بۆ چییە؟ پێویستی بە تەوافقێکی ناوخۆییمان هەیە. لە دابەشکردنی پۆستەکان پێویستمان بە تەوافقەیە. هەموو شیعەکان بەشدار نابن لە حکوومەتدا، بەڵام بەشدار بوونی مالکی لەگەڵ سەدر هێزە گەورەکان، چکە لەوێش ئەگەر بە ناوی زۆرینەوە بە ناوی ئۆپۆزیسیۆن بوونەوە تەقسیمێکی ناوخۆی دروست بێ، کاریگەری سلبی دەبێتە سەر لەسەر مؤسساتی ئیتیحادی و سوڵتە ئیتیحادی و ئەو ئالەتیانەی کە بۆ جێبەجێکردنی دیموکراسەتی تەوافقی دانراوە. بۆیە ئەگەر حەلبوسی و خەنجەر لە ناو سونەکان بەشدار بن، پارتی وێچێتیش بەیەکەوە بەشدار بن، سەدر و مالکیش بەیەکەوە بەشدار بن، ئەمە هەم زۆرینە بەشدار دەبێ، هەمیش زۆرێک لە تەوافقی تیە. تەوافق بەمانە حزبیەکەی، تەوافق بەمانە پێکهاتەیەکەی. لە دەرەوەی ئەوە لە ڕاستیدا ڕەنگە لە داهاتوودا گرژی سیاسی بە ئاراستەیەکی تردا بڕوە لەو فۆرمەی ئێستادا نەوەستێت. بۆیە بۆ ئەوەی ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەوەی کە لەسەر ئاستی ناوخۆش باسم کرد، یعنی پەیوەندی بە ناوخۆمانەوەیە چۆن لەو گەمەیەدا و لە پەیوەست بە پرنسیپ و بنەماکانی دیموکراسەتی تەوافقیە دەتوانین بیهێڵینەوە بەهێزیکەین کە لە ڕاستی ئەو دیموکراسێتە تەوافقی و فیدرالیە بۆ هەرێمی کوردستان بۆتە مای یەک بەهێزکردنی دوومانەوەی، کە ئەمە هەردووشیان دوو هەدەفی زۆر استراتیجی. هەدەفی هەرە استراتیجی گەورە بەرژەوەندی هەرە گەورەی هەرێمی کوردستان مانەوەیەتی. بۆ ئەمەیان هەم بەردەوامبوونی فیدرالی و تەوافقی دیموکراسی لە عێراق گرنگە، بەڵام هەوڵش دەین لە ناوخۆشمانە دەبێت تەرجەمەیکەین، چونکە وەکو لیپار دەڵێ لە کۆمەڵگای دابەشبووی قوڵە حکومڕانیکردن لەسەر بنەمای زۆرینە سەر دەکێشێ بۆ ئەو باسی ئیستیبداد دەکا و باسی حربی ئەهلیش دەکا. ئێمە تووشی حربی ئەهلی بووین، خۆمەلملانێ بوو لەسەر دەسەڵات، ناچار بەیەکەوە وانە بەیەکەوە هاتین حکوومەتێکی ڕاستیە تەوافقی بووە. حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی ئیتلافی تەوافقی بووە، بەوەی کە هەندێک ئۆپۆزیسیۆنیش هەبووە، بەڵام لە کۆی گشتیدا حکوومەتێکی تەوافقی حکوومەتێکی ئیتلافی بووە. بۆیە ئەو تەوافقی لە هەرێمی کوردستان هەیە، ڕەنگە دابەشبوونەکە لەسەر بنەمای ئتنیکی و نەژادی نەبێ، بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان کێشەی دابەش بوونمان هەیە، دابەشبوونی تاریخیمان هەیە، دابەشبوونی ئیداریمان هەیە، دابەشبوونی کللتوریمان هەیە و دابەشبوونی حیزبیمان هەیە. ئەمە پێویستی بەوە هەیە هەوڵ بدەین ڕێگا لەم دابەشبوونە بگرین و لە ڕابردوودا کە توندوتیژی سەری گەیاندۆتە توندوتیژی نێڵین ئەو توندوتیژیە سەر هەڵبداتەوە، سەقامگیری سیاسی بەردەوام بێ و پێویستمان بەوە هەیە کە لە ناوخۆشماندا ئەو ئەزمونەی کە هەمانە لە ڕووی تەوافقی ناوخۆ لە هەرێمی کوردستان دەوڵەمەندی بکەین، بەهێزی بکەین. لە مەسەلەی هەندێک قانونی طبیعەتی دەستوری هەیە، ممارەسەش کرا کاک سەرۆ بەڕێزان لە یاسای سەرۆکایەتی هەرێمە لە ساڵی 2015 پەنا بۆ زۆرینە و کەمینە برا و پێشێلی مەبدەئی تەوافق کرا بۆیە سەری کێشا بۆ ئەزمەیەکی سیاسی گەورە. تۆ چۆن پرسێکی وەکو پرسی سەرۆکایەتی هەرێم کە قانونێکە طبیعەتی دەستوری هەیە دەتەوێت بە زۆرینە و کەریمە بەبێ ڕازیبوونی هێزێکی گەورەی وەکو پارتی تۆ بتەوێت تعدیلی بکەی و دەستکاری بکەیت، سەری کێشا بۆ ئەزمەیەکی گەورە. ئەمە بۆ ئێستا و داهاتووش هەڕاست. زۆرینە ئاگامان لێ نەبێت دەبێتە زۆرینەیەکی سلبی،
لە طبیعەت و سروشت و ئامانجە دیموکراسیەکانی خۆی لا دەدات. زۆر سوپاس. زۆر سوپاس دەرەکی لایەنی کوردستانی باش بوویشە جاشە جەماعەتمان بوون بە سێمە گوێ دەگرین لە پرسیار یان لە بەپێی تەمەەن بادە دکتۆر باش زۆرەکەم من ڕقم بچوونەکان ڕەنگە جیاواز بە لەگەرە و برادەرە مەسائلی دیموکراتی تەوافقی کە یەکەم بۆکردنەکان بەڵام زۆر لەعیب و عامکری لی بەهار 2007 کتێبێکی داناوە بابین ئەو دیموکراتیە تەوافقیە چییە؟ وەرەئی من دیموکراتە چەترێکە بۆ دابەشکردنی دەسەڵات و سەروەت لەسەر بنەماغەی نەتەوەیی قەومی تائیفی دینی حزبیش و ئێستا ئەوە هەر هەیە لە بەغداش هەروە بووە و لە کوردستانش هەروە بووە یعنی ئەوە هەر هەبووە ئەو مشکلەمانە نەبووە هەر ئەو تەوافق بەس ئایا تەوافق و دیموکراتی ڕێگەکەوێت کاکە دیموکراتیت یعنی سەراع تەوافق یعنی ڕێککەوتن باشە ئێمە دیموکراتی تەوافق باشە نە هەڵبژاردن بکە و قیمەتی هەڵبژاردن مەکە ڕێکەوە فڵان ئەوەنە وەزیفە بەربرە و تەواو ئەمێنێتەوە ئۆپۆزیسیۆن هەر لەغۆی بێت و هەر قیمەتی نامێنێ ئەمێنێتەوە دەسەڵاتی دادگەری بڵێن چی بڵێن دادوەری دابەشمان کردو ئەوسە باش دابەشمان کردو لە عێراق دابەشمان کردو لەش دابەشمان کردو وەک نییە پەرلەمانمانش عینە دابەش کردو پەرلەمان هەر بۆی نییە حکومت دوێنێ حکومت شکۆ دابەش کراوە لەسەرەوە بۆ خۆ تا فەڕاشی لە کوردستان خۆتان نەزان وەزیرەکەی کێو نائیب و مدیر هەمووی دابەش کراوە ئەمێنێتەوە چی ماوە یعنی ئەو حەلەکە کراوە لە عێراق وەلێرە فاشلە ئەمێ لە لبنانش کاکە فاشل لە لبنانش ئەوە نظامە تا ئێستا سەرکەوتوو نەبێ من نامێت زۆر دەرێژایی بدەمێت چونکە شتێنێ ناوی دیموکراتیەتە کێشەکەمان ئەوەیە ئێمە لە شەرق دیموکراتیەت هەر تێنەگەیشتوونە خۆ لە غەربش مشکلیانێ لەسەر دیموکراسیەت تێنەگەیشتن ئەگەر دیموکراتیەت بە تەواوە هینەکەین کە ئەغلەبیە و ئەقەلیەت و ئەغەلیەتش هەموو مافەکان خۆی هەبێ ئەم کێشەیە بۆ ڕوویەدا ئەمێنێتەوە مەسەلەکەی فیدراڵێتەکەی ئێمە کاکە زۆر باسی کرد ئێمە فیدراڵەکە لە کۆ هاتووە فیدراڵەکەی ئێمە لە ئەمری واقعەوە هاتووە ئێمە فیدراڵێتمان فەرز کرد یعنی ئەوانە بەشدار بوون خۆمیکە لەوانە بەشدارم لە مۆتەمەری یەکەم ڤیەننا ئەسڵەن عارەبەکان سەریان بۆ ئاسمان ڕەسا کە باسی فیدراڵێتش نەکرا ئەوەی هەتانە ئەبێ لەغوو کرێتەوە مامجارە من لە ئینوزنی دستوری بووم سیغەیەکی دۆزیەوە مافی چارەنووس لە ناو خۆی عێراق نەختی ئەوە قەناعەت مؤتمەری سەلاحەدین کاک درێژ بەشدار بوو سەریان ڕۆیە عاسمانەوە لە مؤتمەری نیویۆرک لێش بەشدار بووم عینە کێشیانە کاکە قەناعەتیان نییە بە مەسەلەی فیدراڵیەت عێراق زانی چییە خۆی لەسەر دەوڵە عەمیقە بەڕای من دووەیلات عەمیقە لەگەر تەرکیزی ئیداریش نا لە مەرکەزیش ئەگەر فیدرالی بڕێکوپێکی تەطبیق بکرێت لە عێراق هیچ مشکلێکمان نامێنێ هیچ کێشەیەک نامێنێ چونکە ئەساسی فیدرالیەت برادرانش باس خۆی دیموکراتیەتە بەڵام ئایا فیدراڵەکەی ئێمە تەواوە ئەوەڵان هەر مشەوەهە چونکە یەک ئیقلیمی فیدرالی لە عێراقی عێراقی ناوێت دەوڵەتێکی فیدرالی دوومی کوا سنوورمان کووە حتا ئەسە شەڕ لەسەری مادەی 140 ئەی کوا با بڵێن استقلالی اقتصادیمان کووە نیمانە ئەوەش هەر کێشەیە بەس ئەمە هەمووی ئەگەڕێتەوە چی ئەگەڕێتەوە خۆمان ئێمە خۆمان کێشەی ئێمە لە 2003 کورد ڕقم یەک بوو ڕقم یەک بوو لە 2005 بوجودی کاک بەزعود مام جەلال دکتۆر مەحموود حزبی شیوعی دنیا ئێمە ئەو توانیمان تەثبیتی فیدراڵیەتەکە بکەین بەیان کرا و ئەو وەختە بەغدا گوێ لەرا بەڵام کە زانیان ئێمە بەم حاڵین کاکە سە حیزبێتیشی ئەلێ بڕینەوە بەغدا فیدراڵێتی چی ئێمە خۆمانی باوەڕمان بە فیدراڵیەت نەماوە ڕاستەکەی نییە یعنی کە باسی مەعاشەکە حەمەوە بڕینەوە بەغدا ئێمە فیدراڵیەتەکەمان فەوتانوە ماڵی کورد حتا ڕێک نەکەوێ یەک نەبین ئێمە هەروامان لێکن یاریمان لەگەرەکەن یاریمان لەگەرە ئەمێنێتەوە کاکە مەوزوعێکی باشی هین کردوتی نوخبە کاکە نوخبە هەیە بەڵام تو قیادی سیاست باوەڕی هەر بە نوخبەش نییە باوەڕ کە هەر گوێیانش لێرا ناکرێن نوخبە خۆش مشکلەی تایە ئەنانیە یعنی ئەگەر جەنابەت ڕەنگە بانکە یان من بانکە من بانک کاک ناڕۆ ناکەم بەس کاکە ناکەم باس ئەوە ناکەم هەرێ من خۆم مهمە با من یەک تەجروبەتان پێ بدەم دوای ڕفراندۆم ئێمە 25 دکتۆری جامعی بوون لە پارتی و یەکێتی هەمووی زائیدەن نازانم ئەگەر جەنابەت شاد زۆر خەڵکیان هێنا مەلەفی کەرکووکە 140 پێشمەرگەی هەمووی باس کرا بۆ هەمووی مەلەف دانرا ئەوانەی بەغدا داوایە کرد ڕەدەکەی چییە
مەلەفەکان لەوێمە دوایە برادرێ طبعا مەسەڵی گەورایەیە لێم پرسی وتم چیتان کرد وتی نەمدا بۆ وتی قەناعەتم پێ نەبوو هەمووی وتم 25 کەس عەقڵ بەرامبەر یەک عەقڵ هەمووتان فڕەداە ئەمەیە کورد ئیتر سوپاس دەکەین بۆ ئەم زانیاریە بە پێزانەی کاک دکتۆر سەردار و کاک دکتۆر نورەدینی بۆ ئەم ناوڕۆکی بابەتەکەیان زۆر ڕێکوپێک و زانستیانە بوو دەستیان خۆش بی من بەس مداخەلەم هەیە ئەویش ئەوەیە ئەمە تەوافق دوو ئاستمان هەیە تەوافق لەسەر ئاستی ملت تەوافقیش لەسەر ئاستی حکام طبعا تەوافق لەسەر ئاستی ملت نییە لەناو عێراق ئەمە ئەوەی هیتمان تەوافقە لەسەر ئاستی طبقەی حاکم و طبقەی ئەصحاب القرار بە ئەوانەی پێ دەڵێن عێراق دەوڵەتێکی مؤسساتی نییە بە هیچ نوعات بە هیچ مەقیاسێک و تەوافقیش وەشی دەستە ناو حکام ئەگەر مؤسساتی نەبوو کێشە دروست دەبی دەستور و قانون بەکاردێ بۆ پاڵپشتیکردن لە ئیتفاقاتی سیاسی یعنی دەستور و قانون هیچ قیمەتی نییە لە عێراق بۆ ئاگاداری بەڕێستان دەستور بەکاردەهێنن ئەوانە بە تایبەت برا عەرەبەکان بەڵام بەس بۆ مەبەستی گەشتن بە ئیتفاقێکی سیاسی محکەم بۆ پاراستنی بەرژەوەندیەکان ئێمە تەمەشای عێراق دەکەین وەک بەرژەوەندی ئەوە شتەکە وازەحە لەبەرەوەی بە خۆشمان قەناعەتمان پێ نییە بە واقعی عێراقی ئەوانیش تەمەشامان دەکەن وەکو بەرژەوەندی نمونەی سەدریەکان طبعا ئەوە حادیسەیەکی تاکە لە عێراق کە ڕووی داوە کە تەوافق لە 2003 و تاکو ئێستا شەرخێک دروست بۆ لەناو ماڵی شیعەکان سەبەبەکەش چییە؟ سەبەبەکە سەدریەکان زۆرینەیان بەدەستێنەوە سەدریەکانیش نموزەجی گۆڕانن ئەگەر بەراوردەچی بکەین نموزەجی گۆڕانن لە ساڵی 2009 گۆڕان غەڵەتێکی استراتیجی زۆر گەورەی کرد کە بووە هۆی پوکانەوەی سەبەبەکەی چ بوو؟ مقاتعەی حکوومەتی کرد کێشەی بۆ دروست کرد وتیان من ناچمە ناو حکوومەت سەبر توایەوە و کۆتای پێیان سەدریەکان قەناعەتیان بەوەیە ئەگەر هاتوو ئەوانە نەچنە ناو حکوومەت دەپوکێنەوە 4 ساڵیت کە یەک مەقعدیشیان نامینێ ئەنجا لەو حاڵەتەی دەبینین سەدریەکان تەمەشای ئێمە دەکەن وەکو مەسلحەت کەفیان بەمە نایە یعنی تەمەشای وەکو ئێمە دەکەن هیچ ڕایان لە ئەفکاری ئێمە نییە بەڵام مەسلحەتیان وا دەخوازی کە ئەو تەحالوفە سیانیە دروستکەن شتێک زۆر گرنگە لە ناومان ئەویش ئێمە تەواصولمان لەگەڵ نخبە کاک دکتۆر سەردار باسی کرد کاک دکتۆر عومەریش باسی کرد دەستخۆشیەوە طبعا تەواصول لەگەڵ نخبە زۆر مهمە بەڵام ئێمە دەبێت تەقسیماتێک دروستکەین ئەمە لەناو عێراق سێ نوع نخبەمان هەیە نخبەی عەسکەری نخبەی سیاسی نخبەی دینی نخبەی عەسکەری چێنە ئەبوو فەدەک شخصیەتەکە جێ ئەبوو مەهدی مهندسی گرتەوە دوای کوژرانی ئەو زۆر گرنگە ئەمە تەواصولمان نییە لەگەڵ حەسایب ئەهل الحەق ئەوانە زۆر گرنگە ئەمە تەواصولمان نییە لەگەڵ قائانی پەیوەندیمان زۆر زایفە لەگەڵ بەڵام زۆر گرنگ هادی عامری باشە هادی عامری تەواصولەکی یعنی وەکو دەڵێ متەوازنە لە ڕووی سیاسی و نخبەی سیاسی ئەمە نوری مالکیمان هەیە وەکو نخبەی سیاسی عەبادیمان هەیە نخبەی سیاسی سونەکانمان هەیە عادەتەن نخبەی سیاسینە ئەوە تەواصولمان دەبێت لەگەڵیان زۆر باشە دینیمان هەیە مەرجعیەتێکمان هەیە سیستانیە ئەوش دەبێت زۆر یعنی خۆمان نزیکەینەوە لە مەرجعیەتەکان بەڕاستی شتێکمان هەیە بینی سیاسی و بینی دینیەکانە مقتەدە سەدر هەردووچی گرتە لەگەڵ عەمار حەکیم ئەو دووە هەردوو لای گرتێ هەم دینەکەیان گرتێ هەمیش سیاسیەکەیان گرتێ ئەجا لەبێ ئەمە زۆر بە وریایی چینە ناو ئەو بابەتانە لەبەرەوەی گرنگترین شت ئەوەیە کە ئێمە ئەو بابەتە یعنی بە حەساسیەتەوە تەمەشاکەن ئێستا ئێمە تەمەشا دەکەین کە جەنابی کاک دکتۆر عومەر نورەدینیش ئاماژەی پێکرد کە ئێمە زۆر حەساسیەت دروست بووە لەناو عەرەب بەرامبەر ئێمە حەساسیەتێک دروست بووە سەبارەت بە ئاڵای کوردستان ئێمە باش ئەوەی درکاندومانە لەوێ نەتەوەی کورد هەرێمی کوردستان وشەی هەرێمی کوردستان فدرالیەت کێشەیە لەسەر سەلاحیاتی ئیقلیم دەڵێ سەلاحیاتی ئیقلیم یەکسەر شەتداون دەبێت نەوتی هەرێم و هەولێر بە تایبەتی و پارتیش زانە چەند تەسەسولەکە کووە
پارتیش بمركزي بالذات طبعا ئەو بابەتە دەبێت معالەزە بکرێت ئەجینا ئێمە فرسەتێکی زۆر زێڕینمان لە پێش ئێستا شیعەکان دابەش بوونە لە جیاتی ئەوەی ئێمە یەک بگرین و یەک خطابمان هەبێ بەعکسەوە ئێمەش دابەش بووین لەگەڵیان یعنی عینەن هەڵی استراتیزی گەورەی جاران دروست بووە دیسان کە ئێمە فرسەتێکی زۆر زێڕینمان لە پێشە دەکەی ئەمن دکتۆر بەڕێز شتێکی بەبیرهێنامەوە 100% لەگەڵ ڕێی دکتۆری مەتەوافق بە تایبەت لە مابەینی کورد و عەرەب و نابیش مؤتەمەری معارەزەی کە بەبیرهێنامەوە لە حالەتێکیدا بوون جەماعەتی مؤتەمەر خۆتان دەزانن ساڵی 92 بەرپرسی مؤتەمەرەکە بوو وەزعیان زۆر خراپ بوو لە چه حالەتێکیدا و معارەزەوەی لە سووریا بوو ئەوەی لە لوبنان بوو ئەوەی لە لەندەن بوو ئەوەی لە ئیران بوو لە ناو قاعەی مؤتەمەر بووە کێشە بووە شەر لەسەر کەلیمەی کوردستان و فیدرالیەت یعنی لەو کاتەیەوە ئەوەیان لە بن سەری خۆیان داناوە بەڕێز بەحسی تەوافقی کرد لە ئەمریکای ئەمە ئەمریکا ڕاست هەندێک جار کێشەیان دەبی بەس تەوافقی عامی سیاسیان تیزاهی دەرەوە یەکە بەڵام ئێمە نەک لەگەر عێراق لەگە هەموو عەرەب بەڕاستی کەس غەریبمان تێدا نییە عەرەب کەیفی بە کوردت نایە ئەمە ناتانی برێ وەڵڵای ئەمە دائیمەن تەوافق دەبین دائیمەن بە چاوەکی خوار و تەماشامان دەکەن نمونە لەسەروی ئەو کێشەیەش ئیمنە کە پاش ڕیفراندۆم ڕئیس وەفد بووم یەکەم وەفد بۆ بەغدا من ڕئیس وەفد بووم مادەی 140 ئەگەر بەڕێزە باسی کرد ئەگەر لە ئێستاوە بیر نەکەینەوە ئەگەر دەستوریان گۆڕی چی بکەین یان ئەگەر مادەکاریان گۆڕی چی بکەین چۆن چارەی بکەین زۆر 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 تەئسیر لە کوردستان دەکات مادەی 140 لە دەستیشیان دێ و حازریشن دەستور بگۆڕ مادەی 140 نمونەکتان بۆ دێنەوە مەخمور لەگەڵ دکتۆر دارای بەڕێز وەزیری عەدل ئەو کاتی دانیشتی لە پاش سقوتی سەدام سقوتی ڕژیم بڕیاری مەجلیسی سیادی دەرچوو ئیلغا کافة قرارات مجلس قيادة الثورة من 1968 هەتا 2003 هەرچە قرار دەرچوو قراری مجلس قيادة الثورة 96 دەرچوو بوو کە مەخمور يقطع من أربيل ويلحق بنواحيها وقراها وماذا إلى موصل فشتيانك قرارك إلغاء كرهنا يقرن هذه كذا معتنا وشي باسي كرد رئيس أركان من هو وزير من هو مش تك من هو دي مستوراج كا شيء هذا جوره أو مايتو أو بسيط ريش تو قراري شيء بيدر سوا تنفيذناك وجا ما دبي بخوك لو ما ديست بسرعة سباس بس دبي اللي ما نشي ستر بالي وهو معنا دو رفضة آخري هاتن لقال كرد أم دستوريان إمزاء كرد أو دستوريان دنك تدا كإستاد دستوري إيه ما شو بيأوى مشا يعني مسوي لنا خوا حزمان لكرد بقشتي صاير باركي نفسي بشتي هيك حزكين أو دستور ما لكول بيتو بيأوي كبديلك وانا كاكد ما دي ستوصل عفوا نادر 4 سال دبي تو بكري او 19 سال سردار کۆتاییەکی جوانی کرد بە باسەکەی کە چەند پێشنیاریان دەبی کورد چی بکەن من چەند لەوێەوە دەست پێەکەم ئەتوانین زۆر بە ئاسانی بڵێن هەوڵ بدەین چەند چارچەوەی دستورەکە دەبان هەوڵ بدەین چەند هەرێم پەیدا ببن لە عێراق هەرێمێک بۆ سنە دوو بۆ شیعە یەک بۆ ئەو و فیدرالیەت و ئەو تەرتیب ئەبێت پەیوەندیمان لەگەر هەرێم تەزبیت بکەین بە نووسین و ئەو لە ئەڵمانیا بالمناسبە دوو نەوع پەیوەندی ڕێککەوتن هەیە بە ئەڵمانی پێیانیان ئابکۆمن و فێرتراگێ لە نێوان حکوومەتی فیدرالی و هەرێمەکان فێرتراگ یعنی بە عەرەبی معاهدەیە تقریبا ئابکۆمن ڕێککەوتنە یعنی اتفاقە
ئەوان وەکو چۆن دوو دەولەت سێ دەولەت ئیعلانەکرێن هەندێک جار هەمان فتراک یعنی هەمان معاهدە لە بینی حکوومەتی اتحادی و چەند هەرێم پێکەوە ئەکرێت ئەگەر ئەو بیت سێیەممان ئەو مەسلەی کراوەمان زیاتر کارکردن لەسەر نخبەی سیاسی ئەکادیمی ئەوان لە ڕێگای دیراسات سەردانی متەبادل ئیعلام بایەخدانا و ئەمان هەمووی زۆر جوان بەڵام ئایا ئەگەر بین و دیراسەتی حالەتی عێراقی بکەین ئەکرێن من هەمیشە لێ من زۆر ئینسانێکی خۆش بینم ئەو گەشت بینم بەڵام تەسەوڕەکەم زۆر زۆر ئەستەمە یان ئەگەر نەڵێم مستەحیلە بۆ چونکە یەکێک لە مەرجەکانی دموکراتیەی تەوافقی کە لێ بهات خۆیش زۆر جار باس ئەکرێت دەبی ئەو لایەنانەی اتفاقەکەن باوەریان بە بابەتەکەی اتفاقیت ئەساسەکە لەوەیدایە ئەگەر تو لعنیە ناچار ببی وەکو 2005 لەژێر سەختێکرا شتێک نمونەیەکی هیناوە من لە نەمسا ژیاوم و دیراسەتی ئەو شتم کردو تقریبا تێگەیشتومەش لە پاش حربی عالەمی دووەم ئەمریکیەکان بڕوایان ناکرد کە نەمسا دەوڵەتی مستەقل بوو قبولیان نەکرد استقلالەکەی بگەرێت هیتلەر لە 38 ئەوەی کرد بۆیە عینەن وەکو ئەڵمانیا چوار قاتار بوو قاتاری فەڕەنسی قاتاری ئینگلیزی تا 55 کێشایی حتا ڕووس پێیان وتیان سۆڤێت پێ گوت بابەوە دەوڵەتێکە استقلالیان بدەنێ بەڵام چی دەوڵەتێک ئەم مووسڵەی ئێستا هەمووی تەختە نەقابات کە حزبی اشتراکی طبعا قوتەکەی لەوەیە لەگەر غرف تیجارە و سێناعا کە حزبی دموقراتی مەسیحی قوەتی لەوەیە ڕێککەوتنێکی جەنتلمانەیان کرد کە یەک مزاهرات نەکرێن دوو داواکردنی بەرزکردنی موچە و دەرمالە نەکرێت سێ پێکەوە هەوڵ بدەین بیر بکەین لە پلانێک کە سوود وەرگین لە توانای هەردوو بەش یعنی بەشی خاوەنکار و بەشی کار بزانە بۆیە ئەو دۆیچە ووندەر معروفە یعنی المعجزە ئەڵمانیە بەڵام زۆر کەس باسی معجزەی نەمساویشەکەن دەوڵەتێکی بچووکی بێ ئەوە وەلە ئەمە لە عێراق مستەحیلە چەند هۆ هەنا هۆیەک نەتەویە عەرەبە کوردە بەتایبەتی لای سنەکان هۆی تر مشکلەی شیعە دکتۆر باسی کرد یعنی ئەو سێ سیفاتە الشیعە سنەش قبول ناکات تەوافقەکەی یعنی تو بنسیبەری ئەو بچی و ئەوەی سێیەم هەمووی لە گرنگتر کە ئەو بابەتای من خۆشم وی هەمیشە باسی بکەم بە مناسبە غەر مناسبە قۆناغی پێشکەوتنی کۆمەڵایەتی ئەو زاڵبوونی عەقلیەتی بیرکردنی بە پێوەر و بەهاکانی کۆمەلگای زیراعی عەشائیری پێش فترەیەک زاڵە لای خۆمانش ئەم فاکتەرە سێیەمینە تەبعاً بەهێزە بیت بە فاکتەرەکانی تر واکەت زۆر زۆر بە شبه مستەحیل بیت بتوانێت لەسەر بنەمایەکی ڕەشناڵی عەقلانی بە بابەتە یانە تەوافق بکەیت ئیلا بە ناچاری ئەبیت بۆیە من تەسەوڕەکەم ڕاستە سیاسی مەسەڵەن ئەگەر ئێمە لە 2005 تا ئێستا ئەو هەرسێ وێنە شکۆلە بیداتۆرن کە گوتن ئەمە چەند ساویلکانە بیرەکرد مەقسەدم ئەو سێ تشتەیە کە ممکنە زۆر کەسە لێت بۆ نەمان کردووە ڕەنگە ئەگەر کارمان کردبا لەسەرەوە بەهرێمکردن و مەسەلەی نووسین و ئەو مەسەلەی تاکو ئێمە تەیری غەریب نەبین هەر یەک لە ئێمە لە تەلڤیزیۆن تەجروبەی کردووە مناقشە بکە لەگەر ئوستادی جامعیان لەگەر لیبرالیان لەگەر ئەوان زمانە تو باسی شتێکەکەی لایوان کوفرە پێکەوە ژیان بیت مافی ئافرەت بیت دیموکراسی بیت من و توی وەکویەکین ئەمە هەمووی لەو دابڕانە هات تەسەوڕەکەم بەڵام ئەوەشمان کرد بە تەسەوڕەکەم لە ئەخیرەوە ئەوانت پێ نەئەگۆڕە بەڵام چییە ڕەنگە مامەلەکردنمان پاشان لەگەر قەیرانەکان کە دروست ئەبن بەو شێوە نەبیت ئێستاکە لە پڕێکەوە هەی ئەوە ڕوویدا کەچی ئەو کاتە ممکنە متەوەقع بوو ممکنە فعلا پلان دژداناوە بووی سپاس زۆر سپاس بۆ ئەو گرینگە شتی زۆر باش سەیرە سەکرا
گرفتێک هەیە لە عێراق بە تایبەتی لە ناو ئێمەی کورد کە باس لە عێراق دەکەن لە چەند ڕۆژەی دواییەوە زۆر بەزەقی دەبینین دوای قەراری محکەمەی فیدرالی و لە دوای ڕفراندۆمیشەوە زۆر دەبینرێ کە زۆر باس لە هەندێک مادە دەکەن لە هەندێک بابەتی دەستوری دەکەن هەندێک بابەتی قانونی دەکەن بەبێ ئەوەی سەیری واقعەکە بکەین کە ئێمە گرفتێکمان هەیە گرفتەکە ژەوێت لە نێوان تیۆری و لە نێوان پراکتیزەکردنەکەدایە ینی مادەی دەستوریت هەیە مادەی یاسایی هەیە بەردەوام پێشێل دەکرێت قەت چاوەڕێی ئەوەشمە بە مادانە پێشێل نەکرێت نازان بوو بەلای ئێمەی کوردزاری وایە زۆر سەیرە دەڵێن محکمەی فیدرالی هاتووە ئەو قەرارانەی داوە هیچ بەلامەوە سیر نییە بەلامەوە سیر نییە بەیانی زمانی کوردیش قەدەغە بکرێت بەلامەوە سیر نییە گەر هەرێمی کوردستانیش هەڵوەشێتەوە ئەو دەستورە لە کاتێکدا نووسرایەوە کە ئێرە دیفاکتۆیەکی بەهێز بوو ئەو دیفاکتۆی بەهێزە تا دێ لاواز دەبێت کە تا دێ لاواز دەبێت ئەوەی لە حکوومەتی فیدرالیە جاناوی لێدەنی سەرتەرچی ڕۆژ بە ڕۆژ لاوەستری دەکات چونکە خەلەلەکەی دۆزیەوەتەوە دەچوێت ناوێ ئەوە هەبێت لە مؤتەمەری معارەزەی عێراقی ئەو کاتێکە هیچ نەفەرێکیان لە ناو عێراقدا نەبوو لە ناو عێراقی سنە و شیعەدا نەبوو اینجا دژایەتی هەرێمی کوردستان دەکرات چۆن لە کاتێکدا دژایەتی هەرێمی کوردستان ناکرێت کە سلاحی هەیە کە سیادەی هەیە کە پاڵپشتی نێونەتەوەی هەیە کە اقتصادیش هەیە چۆن نایکە ئەم شتانە دەکە ینی جاری وایە بارز وا ڕخنە لە خۆمان دەگرین لەگەڵەوەی ڕخنەش پێویستە لە خۆمان بگرین لە هەندێک بابەتی زۆر گرین بەڵام ڕخنەکانمان وا لە خۆمان دەگرین کە ئێمە دەبین لە سپیتر بین لە پاکتر بین لەگەڵ عێراقدا سوودی نیە چکە تۆ لە عێراقێک دەژی دوو شت لە عێراقدا گرنگی پێدەدرێت یەکەمیان خطابێکی نیشتیمانی هەیە کە سەدرەکان و ئەوانە دەهێنە پێشەوە کە زۆر ناسیۆنالیستانەی عەرەبیە ینی کورد لەناو ئەو هاوکێشەیەدا جێکردنەوەی کورد لەناو ئەو هاوکێشەیە خطابە نیشتیمانیەدا زەحمەتە دوێمێن ئەو خطابە شیعەگەراییەیە کە لە عێراقدا هەیە کە ئێرانیش پاڵپشتی دەکات دیسانەوە هەبوونی کورد گرفتێکی گەورەیە بۆ ئەوانە ینی مانەوەت لەگەڵ ئەو عێراقە بۆ شێوازە دەمێنێتەوە ئەمە مانایەوە نیە ئێستا دەبێت بەیانی هەڵچین و بچین تەواو داوای سەر بەخۆی بکەن حاڵی ناو خۆمان زۆر باش نییە بۆ ئەم شتانەوە 150 کوردستان لە بەردەستی ئێمەدانە بەڵام لەو هاوچێشانەدا ئێمەدای من گرفتیەوەمان هەیە لە نێوان تیۆری و لە نێوان پراکتیزەکردندا هەیە 55 مادەی دەستوری بەر لەوەی ڕفراندۆمی هەرێمی کوردستان بکرێت کە پێشێت ناشکرێت قەتیش ئامادەرین بیکەن و ئەو دەستورەش ڕۆژانە جێمان لێ دەبێت تەنها ئێمەی کورد دەمانەوێت دەستورەکەەوە خۆی ببینێتەوە بەڵام عەرەبی عێراقی جا بە شیعە و بسونەوە ڕۆژانە جێمان لێ دەبێت کە دەڵێ دەبێت دەستورە بگۆڕێن لە کاتێکدا نووسراوەتەوە کە ئاوا بۆ عێراق ئاوا بۆ نازانم چی بووە یعنی زامنی مانەوەی دەستورەکە زۆر زەحمەتە لە ئایندێکی دوودا ئەگەر سەیری بکەیت لە عێراقدا ئەم دەستورە بەو شێوازە ببینێتەوە ئەوەی تریان هەیە لە عێراق تاوەکو ئێستاکە بە تەوافقێک یاخود ڕێککەوتنێک لە نێوان حیزبەکان و ئەوزا و حیزبانە لە هەڵبژاردن براوە بوون یاخود لە هەڵبژاردن براوە نەبوون لە ساڵی 2004 و 5 و 6 ئەوانە لەگە عەلاوی کە ویستمان ئیتفاقێک بکەین خاڵێک هەبوو لەنێو ئەو ئیتفاقی ئێمە و عەلاوی کە ئەو کاتە براوەی هەڵبژاردن بەویژەوە بوو کە مادەی 140 تەطبیق بکرێت ئەو گوتی من باوەڕم بە مادەکە هەیە بەڵام زۆربەی ئەو دەنگانەی کە من بەدەستم هێناوە لە شیعەی کەرکووک و ئەوانەیە من ئەمە ناکەم زۆرینەی پەرلەمانی لەبەردەست بوو ئینجا نەهاتە ژێر ئەو بارە بیکە مالێکی کردی بەڵام ئایا مادەکە تەطبیق کرا نەخێر نەکرا ینی جارێ لەم پرسە چارە نووسازانەدا هەتا لێک تێگەیشتنەکە و ڕێککەوتنەکەش زامنی پێکەوە ژیانەکە نییە ئایندەی ئەو وەزعاتی لێدێ ئایندەی ئەو وەزعاتی لێدێ ئەوە دەبێت پرسە گرنگەکە بێت لە ڕۆژانی داهاتوودا بۆ هەرێمی کوردستان چونکە تا دێ قەیرانەکان زیاتر دەبن هەم لە ناوخۆی عێراق هەم لە دەرەوەی عێراق تا دێ نەکرد وڵاتانی چواردەوەرمان بەڵکو وڵاتەکانی دیکەش گەیشتونەوە قەنەعەتەی کە عێراق ئەو جێگایەیە کە دەبێت خۆیانی لێ پارێزن چکە مشکلەی گەورەتر هەیە لە دنیادا یعنی تۆ دەگەڕێەوە بەردەمی ئەو لێشاوەی کە لە چواردەوری عێراقەوە بۆ جێجا ئێمەی کورد چۆن دەتوانین بەرگەی ئەو هەموو قەیرانە بگرین ئەوە دەبێت پرسە گرنگەکە بێ بەڕای من لە چەند ڕۆژی داهاتوودا و بەردەوامش پرسە برای دەستپۆشی و ماندینەبوونی لە بەڕێزان دکتۆر سەعدان و دکتۆر عەمەر
بڕاستی من بە مقدمەیەک دێمە سەر ئەوەی کە چی بکەین. حقیقەتەن ئەگەر لەباری حقوقیەوە یان لەباری هەر تەوافقێکی سیاسیەوە بێن لەسەر دموکراسی تەوافقی قسە بکەین، یعنی سەرەتاییترین پێشمەرجی دموکراسی تەوافقی قبولکردنی یعنی دانان بە ناسنامەی یەکتر و مافی وەک یەکی پێکهاتەکانە یان لایەنەکان. بەڵام ئێمە ئەگەر بێن چاو لە واقعی ئەمڕۆی عێراق یان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین، حقیقەتەن ئەو یاسانە یان ئەوەی کە بڵێن دموکراسی تەوافقی یان مافی مرۆڤ بێجگە لە ڕۆتیناتێک ناتوانێت لە بەرامبەر ئەو چەمکەی کە کێ خاوەن هێزە ئەو خاوەن مافە یعنی بتوانێت هاوسەنگی دروست بکە. کەوایە کێشەی ئێمە ئەوەیە کە ئێمە هاوسەنگی هێزمان نییە لەگەڵ بەغدا یان لەگەڵ لایەنەکانی دەوروبەر، کە ئەو هاوسەنگی هێزەمان نییە بداخەوە نەمەتوانیوە لەباری یاساییش و مافەکانی خۆمان دەستەبەر بکەین. ئەوەی کە لە عێراق یاسای حکوومەتی فیدرالی هەیە تا ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ هەر ئەوەی کە بەڕێزان ئاماژەیان پێدا دەبینین کورد لە پاشەکشەدا بووە. لەبەر ئەوەی کە ئەسان مانتەقی ئەوان بڕوای بەوەی نییە کە وەکو سیستەمێکی دامەزراوەی دەستەبەری ئەو مافانە بکات. یاساکە پشت بە مەرجع دەبەستێ، مەرجعەکەش پشت بە هەندێک بەرژەوەندی نێوخۆیی و دەرەکی دەبەستێ، نەهایەتەن حتا دەگاتە ئەوەی کە یاسا جێبەجێبێ دەبینی کورد دەستبەتاڵ ماوەتەوە. بۆ ئەو بابەتە گرنگیدان بە لایەنی پەروەردەیی، لایەنی معریفەسازی نێوخۆیی و بەهێزکردنی ڕۆڵی دامەزراوە مەدەنیەکان، میدیا و ڕاگەیاندن چەندە دەتوانێت ئەو وشیاریە دروست بکە بۆ ئەوەی کە کۆمەڵگا ببێتە پاڵپشتێک بۆ دەسەڵاتی حکوومەتی هەرێم یان حزبە سیاسیەکان، هەر ئەوەی کە ئەگەر دەبینن سەدر بە فتوایەک دەتوانێت شەقامی بەغدا بجوڵێنێ یان مەرجەعەکانی بەغدا بە هەمان شێوە ئایەتولا سیستانی وانە، بەڵام ئەگەر بەو ئاراستەیەدا بێ لە کوردستان هەڵسەنگاندنی بۆ بکەی بەداخەوە بەهۆی گرنگی نەدان بەو معریفە سازیە، نەبوونی ئەو هاوسۆزیە نەتەوەی نیشتیمانیە، بە جۆرێک دابڕانێک دروست بووە، کەلێنێک دروست بووە لە نێوان دەسەڵات و خەڵک شەقام و حکوومەت یان حزبەکاندا کە سەرەکیترین بابەتەکە هەر فقط ئێستا خۆی لە بودجە و موچەدا دەبینێتەوە تا ئەوەی کە بگەڕێتەوە خەمی سەروەری نەتەوە و نیشتیمان. بۆیە نەبوونی دەستوری هەرێمی کوردستانیش تا ئێستا گەورەترین بڵێن سەر لێ شێوەویە کە تاکێکی کورد وەکو هاوڵاتیک کە نەتوانێت خۆی پێناسە بکە وەکو هاوڵاتیکە هەرێمی کوردستان بەو مافە دەستوریانەی کە لە هەرێمی کوردستاندا وەکو ئەرک وەکو دەسەڵات پێ دەبەخشرێت، جا چ بگاتە ئەوەی کە بتوانێت بە پشتبەستن بەو دەستورەی خۆیەوە داکوکی لەو مافە دەستوریانەی خۆی بکە لە ئاستی عێراقدا. و بێژگەلەوەش نەبوونی لۆبیکی بەهێزی خۆمان لە ئاستی دەرەوە لە بەڕێزانی یاسازان کە بتوانن لە چارچوبەی دەستوری نێودەوڵەتیدا چۆن داکۆکی لە مافەکانی هەرێمی کوردستان لە سیستەمی فیدرالی عێراقدا بکەن. تا ئێستا زۆر ئەمە پێداگیری لەسەر دەوڵەتی ئیتحادی و حکوومەتی فیدرالی دەکەن، بەڵام بە شێوەیەکی دیکە دەبین داکۆکی لە حکوومەتی ناوەندی دەکرێت. بەداخەوە بەرز نەکردنی ئەو ئاستی وشیاری لەناو کۆمەڵگای خۆماندا ئەگەر مقایسە بکەن ئەوەی کاکسەر و ئاماژەی پێدا لەگەڵ ئوکراینای ئەمڕۆ لە شاردایە، ئێوە دەبینن کە هێرشی دەکرێتە سەر بێجگەلە ئەو حزبەی دەسەڵاتدارە، حزبی ئۆپۆزیسیۆنەکەی، پارلەمانتێرەکەی، شاجوانەکەی، بزنسمانەکەی هەموویان دێن لە پێناو هاوسۆزی نەتەوەی نیشتیمانی خۆیاندا حازرن جان ببەخشن. بەڵام کە ئەو حاڵەتە بۆ سەر کوردستان دێتە پێش، واقعی بن لەگەڵ خۆمان کە بزانین ئایا چەندە شانی دەدەینە بەر هەر کەس لە پێناو بەرژەوەندی خۆی کەوایە خسارەکە دەبێت لێرەدا، ئەنی بەڕوانگەیەکی خسارناسی ئێمە دەبێت پێداچوونەوەیەک، یعنی ئەوەی کە ئەمە بە کرمانجی ژووری دەڵێن لێوەگەر، لێوەگەرێکی خسارناسی لە کۆمەڵگای خۆماندا بکەین،
لە سیستمی حکمڕانی خۆماندا بکەین لە سیستمی پەروەردە و معریفەسازی خۆماندا بکەین ئەوجا بزانین چ تاکێکی وشیار دروست دەکرێت کە ئەوە ببێتە گەرانتی بۆ پشتیوانی لەو حکوومەتە و پاراستنی دەستکەوتەکانی لەبەرەوەی کە سەرکەوتنی ئەزمموی هەرێمی کوردستان لە حقیقەتدا دەستکەوتێکە بۆ نەتەوەی کورد لە هەموو بەشەکانی کوردستان و بە هەمان شێوە شکستەکەش دەتوانێت ئەوە بێت. سپاس زۆر سپاس ئەوەی کە من سەرنج ڕادەکێشێ ئێمە مناقەشەیەکی قانونی دەستوری دەکەین کە لەسەرەوەی مەیل و ئیتیجای فەردی و حزبیە هەتا هی میلیە. ئێمە زۆر بورن ئەوە هەروەکو وەبیریانەڵم ڕێفراندۆمێکمان کرد سەتا چەند بوو 92 خەڵکی کوردستان دەنگیدا بە یەک شەب مجتەمەعی دەولی وتی لە شوێنی وەتان دانیشن و پێشی ئێمەش لە کەتەلۆنیا بینیمان دەبێت لەوە تێبگەین. اینجا دەستوری عێراق حەز دەکەم سەرنجتان ڕاکێشم دوای بۆ ئێوەش هەروتان وەکو پرسیاری گەورەترین دەستکەوتی کوردە لە تاریخی تێکۆشانی خۆیدا. ئەگەر هەرێمی کوردستان و ئەگەر ڕاپەڕین گرنگە قمەی ئێمەیە ئەو قمەیە لە دەستوردا تەسبیت کراوە. دەستور ئایا هی ئێمەشە یان نا مشکلە هەیە لە تەنفیزی هیچ کاتێک ئەوەی من تێگەیشتە بم قانونی نیم بەڵام بە پێی خوێندنەوەی وەکو نووسەرێک قەت حکوومەت دەوڵەتێکی تەوافقی لە بینی 2-3-4 پێک هاتەی کە دەست لە ملانی یەکترن و یەکتریان خۆش دێ و یەکتریان قبوڵێت دروست ناکرێت بە ئاسە بە خەیاڵانە دوژمنەکانن کۆیان دەکەنەوە بە پێی واقعەک دەبێت تەوافقیان بەیەکەوە. حەز دەکەم ئەوە لەبیر بێت دکتۆر سۆران ساڵح. ینی ئێمە پرسیارەکانمان ئەو سەمینارە لە بۆ ئەوە بوو ئەوانە چۆن مەحالە دەکەن. سەرەتا زۆر سپاس بۆ دکتۆر سەردار و بۆ دکتۆر عومەر بەڕاستی بەرچاوڕوونی زۆرتاندا لەو بوارەی کە پەیوەندی هەبێت بە دیموکراسیەتی سازان تەوافقی دیموکراسیەتی تەوافقی ئەلبەتە داهێنانی ئەم ناوچەیە نییە وەکو جەنابتانش ئاماژەتان پێی کرد کە لیبهار دەستی خۆش بێ مەسەلەن زۆر بە چڕی چۆتە ناوی و مەسەلەن لە ماکس وێبەر شەو زۆشتی وەرگرتووە بۆ ئەو کارێک کە ئەنجامی داوە کابرا وەکو هۆڵەندیەک لە 69 ئەو وتارەی نووسیوە لەسەر دیموکراسیەتی تەوافقی بۆتە بنەمایە کە ئێستا مەسەلەن ئێمە باس لە لوبنانەکەین بە شانازیەوە کە نزیکەی 102 ساڵە لە ناو دیموکراسیەتی تەوافقیە بەڵام سەرکەوتوو نەبووە وەکو ئەلبەرت حۆرانی زۆر بە ڕاشەکاوی ڕەخنەی لە ئەوەی کردووە کە پێشووتر بەرگری لێ کردووە کە ئێستا دژی ئەو تەوافقیەتە. لە عێراقا دیموکراسیەتی تەوافقی من پێم وایە وەکو جەنابی کاک دکتۆر کامەران ئاماژەی پێکرد وەکو دیفاکتۆیەک دروست بووە یعنی ئەوە نییە وەکو بڵێن لایەنەکان باڵمانی پێڵێن دێرڤیل ینی ویست هەبوو بێت بۆ ئەوەی کە پێکەوە ئەو کارە ئەنجام بدرێت. دەرەنجام تۆ لەگەڵ دیموکراتیەتی تەوافقی مەسەلەن ڕاستە مەسەن لە لوبنان نزیکەی 15 تایفە هەیە بە فعلی 15 تایفەیە کە مەسەلەن لە کۆمەڵێک بەرنامەی کە پەیوەست بێت بە مەسائلی باریکەسی و بەسائلی با بڵێن ئاینی ئەم شتانە هەندێک شتیان چارەسەر کردو بەڵام کۆمەڵێک کێشەی تر هەیە کە بەڕاستی چارەسەر نەکراوە. ئەوەی کە پەیوەست بێ بە عێراق لە چوارچێوەی دیموکراتیەتی تەوافقیە من واز هەست دەکەم لە دەستورەکەی کۆمەڵێک شت هەیە کە خۆی پێشێلی دیموکراتیەتی تەوافقیە مەسەلەن مادەی 49 ثانیەن مەسەلەن باس لە بڕیارەکانی پەرلەمانەکە کە مەسەلەن بە زۆرینێکی سادەت تێپەڕێنرێەوەیەکێک لەو پرینسیپانەی کە جەنابتان باسی چوار ستوونی سەرەکیتان کرد لە بۆ دیموکراتیەتی تەوافقی پێشەی لە کاویش مەسەلەن ئێتلافێکی واسع مەسەلەن کە نامێنێت لەو حاڵەتەیە سەبارەت بە ڤیتۆکەش مەسەلەن پەیوەست بۆ بە 3 محافەزات با بڵێن کە تایبەتە بە هەرێمی کوردستان. ئێمە لە حەقیقەتە ئەوەی مەحکەمەی ئیتحادی باسی دەکا ئەڵێ المەرکەز والئیقلیم لە دیدی ئەوانەوە زۆر دروستە لەبەر ئەوەی تەواوی بێجگە لە هەرێمی کوردستان تەواوی عێراق محافەزاتە و کە مەرکەزیەتە. ئێستا وای لێ هاتووە تەنانەت عەمار حەکیمش کە جاران لەگەڵ فیدرالیەتی محافەزات بوو
لەم کۆنفرانسی کە لە ئەخیرە جێڕاینەوەمانە ئەگەڕێتەوە بۆ مرکز و دیفاع لە مرکزیە دەکات و ئەم تشتانە یعنی بەو شێوەیە کە ئەوەی ڕابردوو کە هەبووە لە لاوازیەوە بووە کە لە ساڵی 92 جەنابتان کاک دلێر ئاکوا مەسجەی پێکرد کە مەسەلەن ئەوان لەو وەزع بوون بۆیە مەسەلەن زۆربەی شتەکانشیان قبول ناکرد ئێستا کە مەسەلەن هاتوونەتە ناوباری ئەوەی کە تۆ دەبینیت دەولەیەکی عەمیقەی بە وەکو حەشدی شەعبیان هەیە وەکو هێزێکی زۆر بەهێز مەسەلەن چۆن مەسەلەن ئەوە لە تۆ قبول دەکەنەوەمانە گرفتی سەرەکی ئەوەیە کە ئێمە لە ناو چوارچێوەی دیموکراتیەتی تەوافقی لایەنە نەرێنیەکەی بەداخۆ لێرە زۆر ئامێژەی پێ نەکرا کە هەیەتی یەکێک لەوانە کە مەسەلەن بڕیارەکان ناتوانی بیدەی ئەگەر تەخادوم نەبێت لە نێوان نخبەی سیاسی نخبەی سیاسی سیرەکەی مەسەلە لەسەر زۆربەی شتەکان ڕێک دەکەوێت و ئەمانە مەسەلەن ئەوەی کە لە عێراقا هەیە هەر سێ دەسەڵاتەکەیە کە بە زووترین کات چارەسەریەکەینەوەمانە وەکو جەنابی کاک دکتۆر ئاماژەی پێکرد بابەتێک هەیە کە موسساتە وجودی نییە چۆن جێبەجێ بکرێتەوە ئەمانە کە جێبەجێ نەکرا چی دروستە بێت ئەو گەندەڵیە دروستە بێت و ئەو پاشاگەردانیە دروستە بێت کە نزیکەی 17 ساڵە لە عێراقا با بڵێن بەڕێوە دەچێت و هیچ شتێک جێبەجێ نابێت و ئەمانە بە مەوادە دەستورەکان شۆکە پێشێ لەکرێ کەس مەسەلەن گرنگی پێناداتەوە ئەمانە ئێمە مەسەلەن لە چوارچێوەی ئەوەی کە مەسەلەن پێی دەڵێن کۆنزنس ینی مەسەلەن ئیجماعی کە دەبێ هەبێت و لە چوارچێوەی کە مەسەلەن ئێمە ناتوانین مەسەلەن دیموکراتی تەنافوسیمان هەبێت یاخۆت مەسەلەن چەمکەکانی تری دیموکراسیەت هەبێت ئاگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە خۆمان چوین بە ئارەزومەندانە چوینەتە ناو چوارچێوەی عێراقێکی موحەدەوە گرفتمان هەیە لەگەڵ زۆرینە مەسەلەن ئەغلەبیە جەنابتان ئاماژەتان بە دیموکراسیەت کرد طبعا حکمی شعب لە عێراقا حکمی شعب وجودی نییە تا ڕادەیەک ئێستا مەسەلەن ئێمە دەزانین ئەم نخبەی کە هەڵبژێردراویشە لە 180 عێراقیەکان دەگیان پێی نەداوە ینی کەواتە ینی باس لە نخباکەین و لە بینی خۆیانە سازانەکەن لەسەر ئەوەی کە چۆن دەسەڵاتەکە هەبێت و سەروەتەکەش دابەش بکرێت و لە دیدی زۆربەی ئەو عێراقیانەی کە ئەمڕۆ خۆیان بە تشرینی دانن ئەم بەرنامانەی کە جێڕاون تا ئێستا بەرنامەیەکن بۆ دشت بە شعب با بڵێن و پێویستە سیستەمی سیاسی لە عێراقا بگۆڕدرێت من کاتی خۆشی ئاماژەم بۆی کرد کە بۆ خۆ ئامادەکردن لە ئەگەرەکان با بڵێن یەکێک لەوانە کە دەستورە ئێمە دەبێ هەمان بێت لە ئەڵمانیا دەستوری هەرێمەکان باس لە دەوڵەتی سەربەخۆی خۆیان دەکەن ئەڵێ مەسەلەن فڵان مقاتعە دەوڵەتێکی سەربەخۆی بەڵام ئارەزومەندانە لەگەڵ عێراقایە هەیە ئێمە مەسەلەن چ شتێک هەیە ڕێگرمان بێت کە مەسەلەن دەستورەکەمانە ئاماژە بەوە نەکەین و ئارەزومەندانەش لەگەڵ عێراقێکی ئیتحاد لە دەستورەکەی ئاماژە بە عێراقێکی ئیتحاد و پاشاش دەڵێ موحەد یعنی مەسەلەن تاکید دەکاتەوە لەوەی کە تۆ بۆ دنیای ئینفصال بیتوەمانە ئەمانە بە بۆچووری من دەبێت کاری لەسەر بکرێت خاڵێک کە مەسەلەن ئاماژەتان پێی کرد جەنابتان سەبارەت بە پەروەردە و هۆشیاری با بڵێن لە عێراقا تاک هەیە بەڵام هاوڵاتی بوونی نییە کە ئەوەش بەشێکە لە دیموکراسیەت لە عێراقا وجودی نییە چکە تۆ دیموکراسیەت ئەگەر هاوڵاتی نەبێت دیموکراسیەت نییە بۆیە ئەم دەستەواژانە ئەگەر چەندێک مەسەلەن لە ئەوروپا سەرکەوتوو بیبێ مەسەلەن لە چوار دەوڵەتی کلاسیک مەسەلەن کە ئاماژەی پێکرا وەکو بەلجیکایە هۆڵەندایە نەمسایە سویسرایە لێرە تا ڕادەیەک ضەرب من المەحالە و مەسەلەن زۆر کەسش هەیە لەسەر ئەوە باسییان لێ کردووە کاڵێ جۆرێکە لە ئەو تەوافقی کە باسەکرێت خەیاڵێکە مەسەلەن باسەکرێتەوەمانە ئەوەی کە گرنگە مەسەلەن لەسەر دژبەرەکان کار بکرێت بۆ ئەوەی کە مەسەلەن پارتەوازایی هەبێت لایەنی با بڵێن ئەوەی کە ڕکابەری هەرێمی کوردستانە من بە گرنگی دەزانم بەڵام بۆ ئەوە پێویستمان بە تینک تانک هەیە لە هەمان کاتشە پێویستمان بەو حیوارە هەیە لەگەڵ تینک تانکەکانی ئەوێ مەسەلەن من پێم باشە مەسەلەن نخبەی ئێرە بتوانێت مەسەلەن سەردانی نخبەکانی ئەوێ بکات و ئەوانش مەسەلەن مەراکزی فکریان هەیە کە ئاڵوگۆڕێک هەبێ با دێکتە گەیشتن هەبێت مەسەلەن خاڵی مشتەرەک دروست بکرێت لەسەر ئەوانەی کە چۆن بتوانین ئێمە لە ئایندێ ئەگەر بە زۆرش بێت ئێمە پێکەوەیمان هەبێت بە ئاشتیانە لە تەنیشتی یەکترەوە بین و بتوانین ئەو کێشانی کە تەوافقیت بۆمانی دروست کردووە کە تا ئێستا ناتوانرێت لە عێراقا مەسەلەن پێشکەوتن هەبێت لە ڕووی مەسەلەن بنیانەوە عمرانەوە ئەم شتانە وجودی هەبێتەوەمانە چۆن بتوانین نقطەیەکی تر کە مەسەلەن ئاماژەی پێکرا ئەوەیە کە مەسەلەن
ئێمە کە لێرە مەسەن تەوافقی مەسەن دیموکراسی تەوافقیمان نەبێت چۆن بتوانیندا لەوێ جێبەجێ بکەینەوەمانە مەسەن ئەوەش دەبێت مەسەن گرنگی پێ بدرێت من زۆر سپاسی ئێوە دەکەم زۆر شت فێر بووم لە بەڕێستان دەستان خۆش زۆر سپاس کاکسەرۆ زۆر سپاس بۆ دکتۆر سەرور دکتۆر عومەرەکەم و هەموو برادەران هەندێ بابەتی زۆر سەرنجاکێشیان وروژان تاوەتی جوانیان وروژان من ئەمەوێ کۆی ئەو بابەتانە وەکو باس کرا هەندێشت کە لام گرنگ بوو یەکەم ئایا دەستوور شتی باشی بۆ ئێمە تایە ئەتوانین سوودی لێوەرگرین تەبعەن تایەتی ئایا دیموکراسی تەوافقی بۆ کورد باشە ئێمە ئەتوانین سوودی لێوەرگرین بەڵێ شتی باشی تایە کە ئەتوانین سوودی لێوەرگرین ئایا ئەم دیموکراسی تەوافقیە یا ئەم دیموکراسیەی عێراق لایەنەکان بڕوایان پێ بووە وەکو دکتۆر وتی ئەمری واقع بووە ئەو شتانەی قبول کراوە ئەمری واقع سەپێنراوە ئەمجا شتێکە من هەستم کردووە لە مووقفی کورد هەندێک گەشتبینی و هەندێک سیاسەتی هەموو هیچ پەیڕۆ کراوە ئەگەر بمەوێ بە ئەدەبیاتی پەیوەندیە نێودەوڵەتیەکان شیکردنەوەیەکی بۆ بکەم لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان ئەڵێن ئێمە دوو ئەکتەرمان هەیە ئەکتەرێ عادەتەن بۆ دەوڵەت هینیەکەن ئەڵێن ئەوانەی کە ڕازین بە بارودۆخەکە و ئەکتەرێک کە ناڕازیە یا پێداچوونەوە خوازە ریڤیژنیست یا ریڤولوشنەری تەبان ئەم دوو جۆرە ئەکتەرەمان هەیە ئەگەر ئێمە سەیری بارودۆخی عێراق و کورد بکەین هەموو ئەکتەرەکان بە کوردیشەوە ریڤیژنیستن یعنی ئەیانەوێ بارودۆخەکە بگۆڕن هەل لە بیدایەتەوە بە ناچاری ئەویان قبول کردووە لەم حاڵەتە تەبان ئەگەر ئەکتەرەکان هەمویان ڕازی بن بە بارودۆخەکە ئەمە زۆر ئاسانە بۆ تەوافق و بۆ ڕێککەوتن بەڵام ئەگەر هەمویان پێداچوونەوە خواز بن ئەمە کێشەکە زۆر قوڵەکە لەبەر چی لەبەر ئەوەی هەمویان بە دوای دەرفەتن بە دوای بچووکترین دەرفەتن کە ئەو شتەی ئەیانەوێت جێبەجێکەن لەیرە ئێمە تەبعەن وەکو هەمووتان ئاماژتان پێکرد عەرەبەکان ئێمەیان قبول نییە ینی وەکو برادەرەکان وتیان ئێمەیان قبول نییە فدرالیزمیان قبول نییە ئەو مافانەیان هیچ قبول نییە نەک عەرەبەکانی عێراق وڵاتانی دراوسێمان هیچیان قبولیان نییە کوردیش ئێمە ئەگەر لە ڕوانگەی خۆمان ئێمەش بچووکترین دەرفەتمان بۆ پێشکەوێ بۆ دەرکەوێ وەکو لە 2017 ڕفراندۆمان کرد ئێمەش قبولمان نییە لەیرە لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان عادەتەن ئەڵێن چی ئەڵێن ئەکتەرەکان لەم حاڵەتە خۆیان ئامادەکەن خۆیان ئامادەکەن شتێک کە ئاماژیان پێدا دکتۆر عومەر و دکتۆر کامەران مانەوە زۆر گرنگە ئێمە مانەوەمان زۆر گرنگە وەکو کورد و ئەمری واقع زۆر گرنگە ئێمە سەرنجێ بدەین ئەمری واقع چۆن بوو لە 2003 ئیستاچی لێهات ئایا کورد چی کرد یعنی ئێمە وەکو کورد لە 2003 بۆ 2022 وەزئی ئێمە چی بەسەر هات ئەمری واقع چی بەسەر هات ئایا وەزعەکە بەرەو کوێ چووە ئەمجا لەیرە من بەداخەوە ئەبینم کورد لە ناو خۆیشی پێداچوونەوە خوازە هێزەکانمان لە ناو خۆ ئەوەندەی مەشغوڵی ئەوەن کە ئەمری واقعەکە بگۆڕن بە قازانجی خۆیان ئەوەندە بیر لە قازانجی کورد بە عام ناکەن یعنی لە ناو کورد ئێمە لە باتی ئەوەی واقع گەرا بین یعنی زۆر جار مەشغوڵە بین بە ئەو گەمەیە بۆمانیان دروست کردووە یا مەشغوڵی بینی خۆمانین ئێمە چیمان کردووە ینی بەڕاستی لە ناو کورد وەزعەکە بەرەو باشی چووە زۆر جار زۆر گەشتبینانە سەیرەکەین بۆ ئەوەی تۆ بەهێزبی واقعەکە بێڵیتەوە بۆ ئەوەی بە قازانجی خۆتین بکەیت ئەبێ هێزی خۆت زیاد بکەیت هێز لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان تۆ هێزت چییە سەرچاوەکانی هێز دیارە هێزی ڕقە هێزی نەرمە دیارە کورد ئیستا ئەگەر سەیری ئوکراین بکەین ئوکراین لەبەر چی رووسیا توانی بێتە ناو ئەندامی حەلفی ناتۆ نییە یعنی لەیرە هاوپەیمانێکی دەرەکی نییە لە ڕووی هێز یەکسان نییە هێزی ئوکراین بەرامبەر هێزی رووسیا توانای نییە لە ڕووی ڕاگررتنی باڵانس لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان شتێکمان هەیە بە ناوی نیوکلیر دترنس یعنی ئەوەی کە چەکی ناوەکیت بێ یا هێزت بەرامبەر بێ باڵانس بێ ڕێگربی لە هێزی دوژمن بێتە ژوورەوە بترسێ کە تۆ تۆڵەی لێ بکەیتەوە ئایا ئێمە تەسەوەر بکەین کە بارودۆخێکی ئەوەی کە بەسەر ئوکراین هات بەسەر کوردابێ ئێمە چیمان هەیە چۆن ئەتوانین ڕێگری بکەین ئەو شتانەمان بەسەر بێت دەستور تعدیلکردن ئەگەر ئیستا ئێمە شەرعیەتێکمان هەیە ئەو دەستورەیە دەستور سبەینێ وەکو باسییان کرد تعدیل بکرێن یعنی کێ هاوکاریمانەکە ئەمجا ئێمە من ئەو مەترسیە گەورە لەسەر کورد هەیە بەداخەوە زۆر گرنگی پێ نادرێت یعنی بارودۆخەکەش خەڵکێکی برادێکم بوو جارێکیان برادێکی
بەریتانیم هات سەردانی کوردستانی کرد گەڕاوە بۆ بەریتانیا پرسیارم لێ کرد وتم چۆن بوو بارودۆخەکەت چۆن بینی وتی وەڵی زۆر پێم سەیرە ئەو خەڵکە ئاوا بە ئیسراحەت ئەژی لەوێ کە ئەنەما هیچ نییە و هیچ نابێ وتم بۆ وتی کاکە ئەو شوێنەی ئێوە هەموو ئانوساتە ئەگەری لێ هەیە شتێکی گەورە بقەومێ کەچی ئەو خەڵکەش وا ئەژی تەبیعی لەساس هیچ نییە بەداخەوە یعنی ئەوەی من ئەیبینم ئێمە لە ئەوەی لایەنی هێز بە هەموو شێوازەکانی ئێمە زیاتر پاشەکشەمان کردووە و ئێمە بە هیچ شێوازە ئامادە نین بۆ ئەگەرەکان و زیاتر ئێمە گەمەی ڕیسکی زۆر گەورەکەین لە سیاسەتی کوردی یاری هەموو هیچەکەین زیاتر یعنی ئەو یاری هەموو هیچ بە زلهێزێ ئەکرێکە بە دڵنیاییەوە بڕواتە ناو یاریەکە نەکو بە کوردێکە نە دەوڵەتە نە هێزمان هەیە بەو شێوازێک کە دەوڵەتان هەیەە هەندێک دەوڵەت هەیەە نە لە ناوخۆ ئێمە کێشەکانمان چارەسەر کردووە ئەمجا بەڕای من یعنی ئیسا کورد ئەبێ خەم لەو مەترسیە گەورانە بخوا ئەبێ واز لە هەندێک شتی بچووک بێنە یعنی ئەبێ حساب بۆ ئەوە بکا کە سوود وەرگێ لەو شتانەی کە بە ڕێزان ئاماژیان پێکرد بەس ئێمە مەترسی زۆر گەورەمان لە پێشە و هەموو هێزەکانی دەورمان هەمویان پێداچوونەوە خوازن هیچیان ڕازی نین بە بارودۆخەکە بە تورکیەتەوە بە ئێرانتەوە بە سووریەتەوە بە هەموو هێزەکانی ناوچەکە ئەو سەرنجانە زۆر سپاس کاکوونجا تۆ ڕاوەتە بە دکتۆر مراد هەندێک دەڵێ هەندێک قسەی ناخۆش بێتی زۆر سپاس کاک سەرور ئەوەی من تێگەیشتم هەموو پێیان وایە کە لە عێراق نا دیموکراسیەت هەیە و نا تەوافق هەیە و نا نیەتێک بۆ ئەوە هەیە باشە ئەوە نییە ئەی ئێمە چ بکەین ئەمن پێ دکتۆر عومەر باسی ئەوەی کرد کە ئێستا هێزێک هەیە دەوێت دەمچ کاتەوە شتەکان زۆر ڕاستە دکتۆر باسی ئەوەی کرد کە سەدریەکان وا فکر دەکەن باشە ئێمە چمان کرد ئێمە تحالف لەگەڵ شەیطان دەکەین بۆ ئێمە مالکی باشە مالکی پشتیوانی نییە مالکی هەموو دنیا هەر کاتێک مالکی لە دەسەڵات بیتن کورد بەقوت دەبیتن یەکەم غەڵەتی کورد ئەوە بوو کە مالکیان لادا عەبادیان هێنا پشتیوانی شەرعیەتیاندا پشتیوانیان بۆ دروستکردەوە ئێستاش ویلایەت بۆ مستەفا کاظمی نوێ دەکەنەوە کە زۆر مەترسیدارە سەدر دەینن کە زۆر مەترسیدارە ئێمە پێویستیمان بەوەیە مالکی بینینەوە باشترین خەیارە بۆ ئێمە مالکی عێراق تێک دەدا ئەو کات ئێمە بەقوت دەکەوین سپاس ئەمە دوو خاڵم هەیە زۆر بە کورتی ئەرزستان دەکەم یەک خاڵ لە پەیوەندی لەگەڵ قسەکاری کاکم کە مەسلەی بەرژەوەندی و ئیدۆلۆژی و لێدا پێ وایە یەک خاڵکی بوو گرنگە دقەتی لێ بکەین ئەوەش پەیوەندی ئیدۆلۆژی و بۆچوونی ئەو جەماعەتانە لەگەڵ بەرژەوەندیەکانیان یعنی ئەو بەرژەوەندیانە کە ئەوان ڕۆژانە دیاری دەکەن بۆ خۆیان ئەو بەرژەوەندیانە لەسەر ئەساسی خوێندنەوەیەکە وانی ینی بەرژەوەندیەکە دیار دەکەن بە جۆرەی ئەو خوێندنەوەی کە هەیەی لە وەسەکە ئیدۆلۆژیش لێوێدا جێدەگرێ پاسان بارودۆخی کوردستان کە کوردستان چەندە بەهێزە یان چەندە لاوازە لە خوێندنەوەی واندا تاسیر دەکە کارتێکەری هەیە وانە کە لە خوێندنەوەی واندا کارتێکەری هەبوو لە دانیشتنی بەرژەوەندەکان و سیاسەتکردن لەسەر ئەرزی واقعیشدا گۆڕانی بەسەردا ئەو خاڵە یەکجار زۆر گرنگە لێرەدا کە باس لە سیستم دەکەین باسی هەموو عێراق سیستمی فێدرالی دەبێت هەموو لای قبولیان بێ ئێستا لە پراکتیکدا سابت بووە کە لایەنی بەرامبەری کورد ئەو سیستمی قبول نییە پراتیک وانی ئەو سیستمی قبول نییە ئەگەریش قبولی کردووە لەبەر ئەوە قبولی کردووە کە ئەو دەمێ لاواز بووە ئێستا هەست دەکە کە پێی دەکرێت دەتوانێت دەیوێت سیستمەکەی لێرەدا مەسلەی ئیجنسی کورد
ئەوە کە کورد وەکو ئیجنتێک بێتە ناو مەیدان چالاک بێ دەبتە فاکتۆرێکی یەکجار زۆر گرنگ بۆ ئەو مەترسیانەکە کاکم فەرمووی بۆ پاراستنی ئێستا و داهاتی کوردستان کە ئەتوو وەختێک ئیجنتێکی پرۆئاکتیڤی چالاک بووی دەتوانی کارتێکەریت هەبێت لەسەر ئەو خوێندنەوەی کە ئەوان لە واقع دەکەن و لەسەر ئەو خوێندنەوەیە سیاست لەگەڵ تو دەکەن وانە یا زەختت بۆ دەنی یان پاشەکشە دەکەن و لەو پەیوەندیەدا ئیجنتبوونی کوردستان و ئیجنسی کوردستان یەکجار زۆر گرنگە لەبەر ئەوە کە لە دوو چاڵۆکەی زۆر مەترسیدار ڕزگارمان دەکەن یەک پشتکردن بە عێراقا کاکەوانە هەموو شەوەنیستن و قبولمان ناکەنەوە نیە قەدش نابنە بەشە یان سیاسەتی تەسلیم کاکە دەگەڵ هەموویان دەی بچین ڕێکەوین وانە بەیانی هەتای وارد دەبێت لەوێ بین ئیجنسی تەسلیم نابێ ئیجنسی پشت لە مەسەلەش ناکە ئیجنسی لەسەر ئەساسی ئاجندای خۆی چالاک دەبێت لە پرۆسەدا بارودۆخێک کە لە عێراقدا ئێستا هەیە کۆندیشن حاڵەت نییە ئەو بارودۆخە کە لە عێراقدا هەیە پرۆسەیەکە ئەتوی لەو پرۆسەیەدا کێ بەشدار دەبێت ئیجنت بەشدار دەبێت ئیجنتێکی چالاک ئەوە خاڵێکی دووهام کە هەر بۆ خۆمانە ئەم پێ وایە مەسلەی فێدرالیزم گرێدراوی هەموو بەشەکانی بەشە جیاوازەکانی ژیانی وڵاتێکە ئەوەی ئابووریە یاساییە قەزایە تەنفیزیە وەنی بەڵام بەداخەوە لە مناقشاتی مەربوط بە و پەیوەندیدار بە و مناقشەیە ئەوانەی کە زۆربە لە کوردستان تێدا بەشدارین یاساییەکان یعنی دیسیپلینەکانی دیکەی ئەکەدەمی لەو مناقشەیە غایبن کە کاکە لە ڕووی ئابووریرە ئەو فێدرالیزمە چۆن دەتوانێت بستە پێش وانێ لە قەزادا لە سیستمی تەنفیزیدا لە هەموو لایەنەکانی جیاوازیدا پۆلۆرالیزم لە ئەو دیسیپلینانە کە بەشداری ئەو مناقشەیە دەبن لە ئەسڵی کوردستاندا لە ناو نوخبەی کوردیدا زۆر بە گرنگی دەزانن زۆر سوپاس دەدەم زۆر سوپاس کەس نەما سێشەبێ خۆڕام بەکەسێکی دەرەخوا کەمتر باشترێک لە وەدانی دکتۆر سەردار بەڵێ وەڵا من سپاسی هەموو لایەکەکەم بەڕاستی بابەتەکە دەوڵەمەند کرا ئێمە لە نوقتەیەکی جەوهەری و دەستمان پێکرد من بەڕاستی من لێرە یەکەم جاری شوتم ناهاتم باسی دیموکراسیەتی تەوافقی بکەم وتم دوای مەرحەلەی تەوافقی لە عێراقا باسی دەستورمان کرد باسی نوقتەیەکی جەوهەریمان کرد تەوافقێت لە مەسلحەتی ئێمەیە و باسی ئەو خاڵانم کرد کە دیموکراسیت ئێمە لە چیە ئیسفادەمان لێ کردووە منیش قەناعەتم بەوە هەیە کە بەرامبەر منی قبول نییە و من یەقینی کاملم هەیە بەڵام ئایا ئەگەر منیش بە هەمان زیهنێتی ئەو بیرکەمەوە من چیم لێ دێ من ئەوە بەلام وایە مەسەلەن ئێستا لە لوبنانە حیزب الله ئەی هەوێ ئەو سیستەمە تەوافقی لەوێ هەیە تێکی بدە بەڵام مەسیحیەکان و سونیەکان نایانەوێت تێک بچێ من لەوەوە من باسی ئەوم کرد مەسلحەتی من وەک کوردێک لەکوێدایە من زیاتر تەرکیزم لەسەر ئەوە کرد باش ئێمە دایمەن تەرکیز لەسەر دەستور ئەکەینەوە شایستە دەستورەکان ئایا ئەگەر بێت و لە خیتابی سیاسی ئێمەدا دەست نەگرتن بە دەستورەوە لەکوێی معادلە سیاسەکەدا دەبین یعنی من ئەگەر بێت و باسی شایستە دەستوریەکانی خۆم نەکەم ئایا ئەو ئامادەی هەر لەگەڵیشماندا بنیشێ بۆی تەرکیزکردنەوە ینی گەورەترین دەستکەوتی ئێمە لە عێراقی نوێدا بە نظر منەوە لەسەر ئاستی عێراق دەستورە من ئەماژەم بەوەشدانی وەسیقەیەکی ڕاستمی لە بینی ئێمەوەمانە تەناو شتێکی ترم ئەگەر بەدیلێکێ من حەزەکەم بەڕاستی من ئەوە ئینکەمیانی من باسی ئەوم کرد کە دیموکراسیەتی تەوافقی چۆن ئێمەی گەیاندوتە ئەم قۆناغا چۆن ئەوانیشی لە ئاستەکە دابەزاندە بن نمونەیەک بۆ جەناب بێنمەوە لەسەر ئاستی نوخبە
ئێستا وای لێ هاتووە لەسەر ئاسی شیعەکانیش نوخبە ئەو تەسیرەی نەماوە هەرچەند تەسیر لەناو دیموکراسیەتی تەوافقیەوە بۆ نوخبە هەرماوە بۆ نمونە مالکی ڕۆژێ لە ڕۆژگارەکان 728,000 دەنگی ئەهێنا لە بەغا کە لە 165 بۆ هەفتای لیستەکەی خۆی بریتی بوو لە دەنگەکانی مالکی بەڵام هەر ئەو مالکیە لە ساڵی 2018دا 107,000 دەنگی هێنا 107,000 دەنگی هێنا ئەنسیر کەشتەکان چۆن دابەزیەوە بەهۆی ئەوان ڕاستە من قەناعت وایە منش لەگەڵ جەنابتان ئەوان باوەڕیان بە تەوافق نییە بەڵام ئایا کە ئەو باوەڕی پێی نەبوو ئەبێ من محاولە بکەم بیچەسپێنم بۆ خۆم خۆ خطاب مەسەڵەن من ژیانم لە میسر بردە سەر هەر کە باسی کورد دەکرد تر حەماوان بەرزەبەوە ئەرێ ڕۆژوتم باشە بۆ ئەوەنە بە ئێمە پەسر خۆوەتە جنوبی سوودان نۆ ولاجیا بێتەوە لەوانێ سێ ئەوەنەی ئێمەش بن چی نەوتی ئابیێ و نازانم چی هەمووی لەوێت باش بۆ بەس کە ئێمە باسی ئەەکەین بۆ بە ئێمە ئەوەندە قەڵسن هەر بە فعلی مەسەلەی هەرێم کوتە پەیوەندی بوونی هەر نازانم کورد بە طبیعەتەکە تۆزێ بۆ مۆزوع پاسنەوە تا نۆ حتى وای لە هاتی خطابێ لە باکووری سوودان دروست بوو وتیان با جنوب لێمان جیابێتەوە خۆیتان با جیابێتەوە کەچی کەس قسەی نەکرد ئەوە قبولکردنەکە لەو حەدێ مژ لەگەڵ ئەوەیان من تەرکیزم لەسەر نقطەیە کرد کە چۆن ئێمە بە بەهێزی دەمێنینەوە لە سیستەمی تەوافقیدا هێز دەوری هەیە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە دیفاکتۆیە بەڵام ئەگەر جۆرێک لە هێزەکانی نەبووایە سەر نایاندەهێش متأكيد بەیانی هەرێمی کوردستان بە دیفاکتۆ بۆتە دەستور بەڵێ ئەوە لەگەڵ تامیانی بەڵێ بەڵێ نانایە ساواقعێکی دەستوریە ئەوە ئێمە متأكیدن یان کۆمەڵی شایستەیەکی نەم بەسم چییە لەگەڵ ئەوەیە ئەگەر نقاتی بەهێزی نەبێ خۆی لە ڕووی هێزی عسکەریەوە لە ڕووی هێزی ئابووریەوە موقفی بۆیە من مەبەسمەوە بوو چۆن ئێمە بە بەهێزی دەمێنینەوە زیاتر لە خاڵی چوارەم کە زۆر مەبەستی من بوو چیمان ئیستیفادە کردووە لە تەوافقەت و لەم دەستورە نوێی عێراق ئاگە تەوافقی نەمێنمە بەدیلەکان چییە من ئەو پرسیارە ئاراسی هەڵمان دەکەم ڕاستە من تۆزێ دیفاعم لە تەوافقێت کرد بەڵام بۆ مەسلحەتی خۆم من یەکێکم لەوانەی کە دکتۆراکەم لەسەر نووسیوە زۆر باوەڕم بە تەوافقی نییە لە ناو بۆ خۆمان تەوافقی سیاسی بەس محاسی بەغانە تەوافقێت ئاسەواری زۆرە بەڵام ئەو ئاسەوارانە چونکە من ئیسفادەی لە یەکەم زۆر باوەڕم پێێتی لەسەر ئاسی عێراق لە پێناو قەزیەکی نەتەوەیدا ئەوە چونکە بەدیلی تەوافقێت من حەزەکەم ئەگەر بەدیلێکی تری تەوافقێت و غەیری ئەم دەستورە بە من بڵێن وەڵای من پێم خۆشە ئایا مرکزیت نییە دواتر منی قبوڵە فیدرالەتیشم پێ ئەدا بەرامبەر بەڵام یەک مادەت بۆ ئەگۆڕە کە تۆ ناهێڵێ بەرپرسەکەت سەرۆکی هەرێمەکە ناتوانێت دوو هەنگاو بچێتە دەرەوەی هەرێم بۆ نمونە ئەگەر چی ئەبێ ئەگەر مادە 110 دەستوری کرد الصلاحيات الحصرية للأقاليم وما تبقى من صلاحيات لما دي 112 فللحكومة الاتحادية يجمع دبقورة تواوي سيماي فيدراليتي تو دقورة بس أنا داني أو هيج مسألة أقربتو بيت الرئاسي خطرة بلام قوريني أو بلاي من الفيدراليتي لقوريني سيستم حكومرانيكا خطرتها سيستم حكومرانيكا أقر رئاسي به أتواني بهندي قوانين ومؤسسات تحدث بودابني بلا ما قال أوي قوري تو بلا راس بيتالين هرم بلا مو محافظة تعامل ولا غلط دواتر من تنها التركيز لسر أو كموكا ديمقراطية تو برجون ديكي نتوي لعراق إما يستفاد من لكذا أجر بديلك ترهبه لقل غيري أو دستور والله من بيم خوشة بلام إما توافقت إما نزيجة كاتوا لسر بخوي ودور ما نخاته ولا برو جاري هتشونه وبرو عراق من قناعة مواني هريم كردستان وقت جاران ببيت ومحافظة العراق شنو واقع جوراه
بۆ شێوازان نییە بەڵام ئایا تۆ لەم فترە چۆن ئەم فرسەتە ئەقۆزیتەوە ئێمە قسەمان لەسەر ئەو بابەتەکەر ئەمڕۆ چی لە بەرژەوەندی خۆمان بێ بکرێ سوپاس بۆ جنابتان من زۆر استفادەم کرد مەمنونم گەورەیتانە ئەفکات بەڵێ وەڵا زۆر سوپاس بۆ بەشداری هەموو بەڕێزان ینی الحەقی زۆر شتی باس کرد ئێمە هەموو لایەک دەزانین ینی ئەگەر سەیری ئەو تەجربەیە بکەین کە لە عێراق هەیە بە ناوی سیستەمێکی دیموکراسی فیدرالی هەروەها هەندێک بنەمای تەوافقی دەزانین کێشەی جددی لە ناودا هەیە ئەوەی لە ناو دەستوریشدا هەیە وە خۆی جێبەجێ نەکراوە ینی ئیشکالەتێکی هەرە گەورە مەسەلەی تەدەخولی خارجیە تەدەخولی ئیقلیمیە ئەوە کێشەیە بەڕاستی هۆکارێکی هەرچەندە حزوورێکی نێودەوڵەتیش هەیە ئەویش ئیجابی بووە مەسەلەی تەنەوع ڕاستە کێشە لە بوونی تەنەوع نایە لەوەیە کە بە سلبی بە سیاسی دەکەی لە عێراقا ئەوە بخۆی مەسەلەن کێشەیەکە بۆ دیموکراسەتی تەوافقی دروست بووە اقتصادی سیاسی مەسەلەن لە عێراقا وای کردووە کە اقتصادی ڕێعی لە دەرەوەی بۆ ئەساساتی دەوڵەت و هەیکەلی دەوڵەت هەندێک کاراکتەری سیاسی و سەربازی ئەو تۆ دروست بن کە ئەسڵەن بوونە کێشە بۆ جێبەجێکردنی دەستور بەڵام لە نمونەی عێراقا هیچ دیموکراسەتێکی تەوافقی لە یەکێکی تر ناچێت ئەوەی لە عێراقدا هەیە بۆ ئێمە باش بووە لە ئێستادا باشە لە داهاتووشدا باشە ئەگەر بە شێوەیەکی گشتی سیرکەین لە دەوڵەتی فەرەنەتەوە مەسەبدا دیموکراسەتی تەوافقی بۆ هەمووان باشە بەڵام ئەگەر بین بەراوردی بکەین هی مکەونێک لەگەڵ مکەونێکی تر لە عێراقدا دیموکراسەتی تەوافقی ئەو دەستورە بۆ کورد لە هەمویان باشترە ئەگەر بەراوردی سەرچاوەکانی هێز و دەرامەتی هێز بکەین و کاراکتەری سیاسی کە لە ملوانێداین هی ئێمە مەحدودترە لەوانی تر لە بیریشمان نەچێ لەگەڵ مەسەلەن ناڕازی بوون و بەکارهێنانی هێزی سەربازی کە ئێمە کردمان لە 2017دا ئەوەی کەواکت کۆمەلگای نێودەوڵەتی لەسەرمان بەجواب بێ و بمێنینەوە لە ڕاستیدا ئەو پێگە دەستوریەوە ماکڕۆن بە تەلەفۆن بە عبادی گوت و بە ترامپیشی گوت ئەم کیانێکی دەستوریە دەبێت بمێنێتەوە کەواتە بەڕاستی دەبێت تون دەست بەم دەستورەوە بگری ئیشی لەسەرکەین کە لە جێبەجێ بووندا هەوڵدەین ئەوەی کە لە بەرژەوەندی ئێمە جێبەجێنە بۆ جێبەجێ ببێ ئەوەی کە خەرق کراوەنەیەڵین خەرق بکرێت لە داهاتوودا لە پرسی تعدیلکردنا دەبێ ئێمەش بەرنامەمان بۆی هەبێ ئەوەی کاکتۆر باسی کرد ئەو دراسەیە کە 52 مادە جێبەجێ نەکراون یان پێشێل کراون ڕاستە بەڵام وەکو باسم کرد لە لەحزەیەکدا کە هەڕەشەیەک لەسەر وجودی هەرێمی کوردستان دروست بوو ئەم دەستورە بە کەڵکماناتوە و مەسەلەی دیموکراسی تەوافقیش لە ڕاستیدا هەم لە ڕووی تیۆریش هەیە هەم لە ڕووی پراکتیکیش هەیە وەسا من باسم کرد مەسەلەی ڕێکەوتنامەی دایتۆن سەرۆکایەتی لە هەرێمی فیدرالی بۆسنیا و هەرسک چۆنە پێکاتەی موسڵمانەکان و سرب و کڕوات ماوەی سەرۆکایەتی 4 ساڵە هەریەکیان 16 مانگ دەبنە سەرۆک ئەوە لە ڕاستیە تەوافقیە و هەڵبژاردنیش هەیە و پەرلەمانیشان دابەش کردووە ڕێکەوتون لەوەی کە نوێنێری ئەوان چەند بێ نوێنەری ئەوان چەند بێ ئەو چەند لەسەر لە پۆستی سەرۆکایەتی بێ ئەو چەند بێ و ئێستا ئیشیش دەکات لەو کاتیشەوە هەم تونوتیژی کۆنتترۆل بووە و هەمیش لە ڕاستیدا هەمویان لە هەموو لای قازانجیان کردەوە لە عێراقیشدا ئەوەی دابشکردنی پۆستەکان وەکو کاکتۆر گوتی بۆتان بووتە عرفێکی دەستوری هەندێک جاریش عرفی دەستوری قووەتی عرفی دەستوری لە هی نسوسی دەستوریش بەهێزترە
بەڕێزان لێرە شارەزانی فقی دەستوری لە منیش باشتر دەزانم کەوانێ کاکتۆر عوسمانوانێ جا بۆیە لە ڕاستیدا ئەوەی کە باس کرا بۆ ئێمەش کاک سەرۆدوانی قسەم ئەوەیە لە هەرێمی کوردستان بەرەی کوردستانی تەوافقی بوو ڕێکەوتنامەی واشنتۆن تەوافقی بوو ڕێکەوتنامەی ستراتیجی تەوافقی بوو ئەمانە هەموویان خزمەتیان بە بەرژەوەندی باڵای گەلی هەرێمی کوردستان کردو ئەو ڕێکەوتنە تەوافقیە لە ناوخۆی هەرێمی کوردستانیش بەڵێ ئەمە لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستانیش بۆ خۆمان ئەو تەوافقا بۆ ئێستا و داهاتوشمان پێویست و ڕاستە سپاس زۆر سپاس سپاس بۆ زۆر باشی هەردوو پێم وایە ئێمە قسە بەردەمی ئەوەی کە بە ئاسانی لە بەرامبەر مەسەلەی دەستور و قانونی بوون و تەمەمودی کوردستان تێنەهاتین ئەمە لە ئەو مناقەشەیە حماسی قەومی و شۆڕژگێڕی تێیدا جێ نابێتەوە قانونیەکان دەبێت تەجربەوەی نیشاندانی کە دەبێت زۆر لە حماس بەدووکەونەوە وەک جەڕاحێک بەدقت لەسەر تەفاسیلی وردی و تەناقوزی دەستوری و ئەو پێشەتانەی کە دێن فێر بکرین و مناقشە بکەین کە وا ڕابێت باشترە لەوانەیە من پێم وایە وەزیرێک سەرۆکی هەرێم سەرۆکی پەرلەمان ئەوانە ئەو کەلیماتی تەهدید لەگەڵ عێراق بەکاربێنیان بۆ ڕاکێشانی سەرنجی هێڵەتی جێ بێتەوە وڵام دەبێت قانونیەکان دائیمە ڕێیان نیشاندەن کە بەکوێدا زۆر سپاسە بۆ هەموو